بینەرە عەزیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام پرۆگرامی سی گەوهەر خۆشحاڵین خۆی پەروەردگار ئەم ڕۆژ دەرفەتی پێبەخشین لەگەڵ هاوکاری زێدە عەزیز و خۆشەویستم کاک دانیار لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی پرۆگرامی ئەمڕۆی سی گەوهەر لە 19هەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزاندا. کاک دانیار سڵاوات لەبێت. وازانم یەکەم ڕۆژە یەکەم شەوە لە سی گەوهەر پێکەوە بەرنامە بکەین. دەمێکە لە پەیامی ڕۆژ پێکەوە نەبوو وانە دەبرسی لەگەڵ ڕۆژوا بێنێ. وەڵا الحەمدوللا باشی تینوێتی برسێتی کامیان. وەڵا الحەمدوللا باشم. باشی هەستۆزە لەگەڵ بەرنامەکان هەیلاکەم. خۆی گەورە بە ئەجر بۆ بنووسێ. سلامت بیاخە بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژوی هەموو لایەکتان قبوڵ بێت ئینشاءالله لە کۆتاییەکانی ڕەمەزانداین کە هەمیشە وا ناسراوە کاکدانا کۆتاییەکانی لێخۆشبوونە بۆ مسلمانان ئینشاءالله ئەم کۆتاییانی ڕەمەزان پڕ بکەین لە عیبادەت و پەرستش و شەو نوێژ و دوعا و پاڕانەوەکان خی گەورەی یارمەتی دەرمان بێت. ئازان و خۆشەویستانمان لە بەرنامەیەکی نوێی سی گەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین ئەمڕۆژ چەند بابەتێکمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو بابەتانی کە لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باسی دەکەین باز لە گەورەی و گرنگی نوێژ دەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. دەزانین کە موسڵمانان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زیاتر نوێژی سنت ئەنجام دەدەن لەگەڵ فەرزەکاندا و زیاتر بۆ فەرزەکان ڕوو لە مزگەوتەکان دەکەن و لەگەڵ هەموو ئەم عیبادەتانەدا ئێمە باسی لەوەش دەکەین کە ئەم گروتینەی کە هەیە لە نێو مزگەوت و لە نێو شەو نوێژ و لە نێو تەراویحەکاندا بۆ دوای ڕەمەزانیش بەم شێوازە ئەم سنت و ئەم زیندووکردنەوەی بەشداریکردنی مسلمانان لە نوێژە فەرزەکاندا لە مزگەوتدا تا چەند گرنگە وە گەورەی نوێژ چەند گرنگە لە مسلمان لە نێو ژیانی مسلماناندا. خۆی کاک دانیار ینی یەکەم شت نوێژە بێگومان نیباس لەوە کرێت لە قەبرە لە ڕۆژی مەحشەرە لەسەر نوێژ کە لێپرسینەوە لە یەکرێ ئەگەر نوێژەکانت باش بوون و وەکو بڵێ ئۆکی کرا و پەسەند کرا کاروبارەکانی تریشت لەسەر ئاسانترە بێ بۆیە نوێژ زۆر زۆر گرنگە جەنابەت ئاماژت پێکرد بێگومان لە ڕەمەزانە ئازایەتی تیان نییە یعنی پارشێوان لەبەری تۆ هەستاوی ئەچی بۆ مزگەوت بۆ جەماعەت عەسرە چینی و ڕۆچی ئێوارچی گرنگەوەی ئەمە ئیدامە پێبین بۆ دوای مانگە ڕەمەزان. ئەمەی کە ئێستاش ڕاهێنانێکە تۆ سی ڕۆژێک چەند توانیتە لە نێو مزگەوتە بتوانانی وەکو خولێک تەرکی نەکەی توانین بەداوامی لە مزگەوتان نوێژ بکەیت. خۆشەویستان لە تەوەرەی دووەمی سی گەوهەری ئەم ڕۆماندا بابەتێکی تەندروستی گرنگ باسەکەین بێگومان ئێمە لە سی گەوهەرە ویستومانە هەموو بابەتە تەندروستیەکان لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ ڕۆژوو گرتن ئاوێتە بکەین بزانین ڕۆژوو چ سوودێک بەم بابەتە تەندروستیانە گەنێ و لە چ کاتێکا زەرەری هەیە. ئەمڕۆ باس لە بابەتێکی گرنگەکەین ئەویش بریتە لە نەخۆشیەکانی دڵ ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە هەرچەنەوە 19 ڕۆژ ڕۆژتووە بەڵام ئەوەی کە ماویانە لە بەردەمیانە چۆن ڕۆژوو بگرن چۆن حەوو عیلاجەکانیان خۆن ئایا ڕۆژوو کاریگەری هەیە بۆ سەر با بڵێن دڵ و خوێنبەر و خوێنهێنەرەکانی دڵ و ئایا ڕۆژوو تا چەند ئەتوانێت چەوری ناو جەستەمان چەوری ناو خوێنمان دابەزێنێت ئەمە هەمووی لەگەڵ پزیشکی پسپۆڕ بێگومان گفتوگۆی لێیەکەین. بەڵازان خۆشەویستانمان شێفازەکانمان کاک دیاری ژەمڕۆ لەگەڵ شێف نەریمان خەریکی ئامادەکردنی خوانی ئێوارن بۆی کە بینەرەکانمان بتوان سوودیان لە ببینن کە ئەو خواردانی ئامادەی دەکەن بتوان ڕۆژانی داهاتووتر خانمان لە نێو ماڵدا بتوانن تێکمان فەرم سڵای خۆتان لێبێت سڵای خۆتان لەبێت کاک شێف نەریمان و کاک شێف دیار کەوتی نەبینی دوو شێف ئەمڕۆ شێخ فاتح بەڵام دوو شێف لێرە نا ڕاستە ئەمڕۆ چیمان هەیە چیتان حازر کردو بۆی کە کابانەکان و بینەران لێوی فێر بن. ئەمڕۆ مریشێکی فرنمان ئامادە کردووە لەگەڵ زەڵاتێکی تەپولەیە شلێکی بامێ برنجێکیشمان ئامادە کردووە لەگەڵ سووبێکی شوفان و قیمە بە برنجی دۆلفینسی ئەمە برنجەکە بەتەمای چی تێپەیەم برنجەکە بە تەمانی ئەمە بە سێ چوار شێواز بکەین برنجەکە زەر دەیکەین بە تەمەین سوور بیکەین ڕووبەهەناویشێکی شێف دیارکەمێک باز لەو دیشکەشمان بۆ بکەی ئەو سۆسە چیە پێوەیەکەی گیراوەی سۆسەکەی گرنگە. ڕاستە گیراوەکەی لە هەموو شتێ مهمترەوە دۆشاوی تەماتی تایە و چەند جۆر بەهاراتی تایە زیرەی تایە سیری تیا هەیە
پاپریکای تایە ڕۆزماری تایە ئۆریگانۆکی نەرمانیشی تایە کەمێک زەردەچەوەی تایە بۆ ئەڵێ ئۆریگانۆکەی ئەو لە بەرنامەی ڕەمەزانی پێشوو هەموو خواردنەکانی ئۆریگانۆ چەند جار باسی کردووە ئۆریگانۆ بۆ بینێکی تۆ ئۆریگانۆ باشە و لەگەڵ زەیتی زەیتونایە جوان تێکە دێت ئاوی تێ ناکرێت بە زەیتی زەیتونە جوان جوان ئەپەم شێوادە دەرەچێت ئەم مریشکە فرێشەیان فرێشە زیینوە بڵێ ئەمە ئەی کوڵن و ئەنجای خەنە بە هەردوو شێوە یان یەکسەر ئاوا بە هەردوو شێوە دەرەچێت واللهی بەڕای من نەیکوڵنی خۆش دەرەچێت بە ئیسراحەتی خۆی جوان جوانە پیشێتیایە شێف دیار ئەو سنگ دایمەن تۆزە وشک و ئەمێنێتەوە نازاندانا حەزی لێبێ چی بکرێ بۆی کە ئەو سۆسی کە پێوێکی بە سنگەکەشەوە بنووسێت ینی تۆزێتە ناوە ئێستا ئەمە وایە ئەگە تۆ دیقەتی بی تەرکیزکە دەسەریمە وایە ئەمە زەنجەفیلی تێکە لەگەڵ زۆر مهمە سنگەکەش ناڵە وشک بێت بۆ ناسکی شێکاتەوە و لیمۆشی پێوەکە و هەر جوان ناسکێکە دواتر ئێمە ئەوانی پێواکەین کامل ئەجا لەسەر برنجەدانی ڕازێنینەوە بۆ بزانم ئەو لیمۆنجی بەکار بەڵێ ئەم ڕۆکاک دانیارە بینم خەریکی لە میوەکانە جگە لە تەپولەکە میوەکان کاڵک ئەمڕۆ بەڵێ کاڵک مێناوە ئەمە بەتەمان چی دروستکەن مام شێوازێکی تازە دروستکەم ئەمڕۆ میوەکە تەپولەکە سەر بە شێوازێکی نوێ دروستمان کردووە زۆر شتێکی تایبەت و نازدارەوەی تەپولەکە پێگاتەکەی چییە؟ تەپولەکە زۆر کەسێ تەپولە مەسەلەن بەس تەماتۆ پیازی تێگە لەگەڵ بڕێشە بەڵام من لیمۆم بۆ زیاد کردووە لەگەڵ خیارە بەڵێ تامیشی خۆشی ئاەتێت ئەو سەوزەیە چییە نعنایە؟ بەڵێ نعنایە شێف دیار ئەو مریشکە تۆ ینی لە بیدایەتەوە ئەو سۆسەت پێوە نەکرد ڕاستەکەم لە نێو فڕنەکە کەمێک مایەوە ڕاستە لەبێت چەندێک لە نێو فڕنا بێت و دوایی ئەو سۆسی پێوەکە 20 دقیق ئێمە لەناو فڕنەکەی هێشتمانەوە تاکو تۆزێت خۆی گرتووە لەبەر تۆزە خێمان پێوە کرد بۆی تامی خۆی بگرێ لێ ببرژێ لەگەڵێ بە دەرەجی چەند ئەمە 180 دامان نبوو دوای توانین زیایکی کە ئەو ئاگرێت تۆزێک لی بە دواتر بێن دەرەوە تەخمێری پێواکەین ئەو سەوسە بە بڵین ئەنج دوایی بە شتانی بی ڕازێنەر بخرە فڕنەکە و نزبێکی کەمتر دیامێنێتە لە فڕنەکە ینی ئەو ئەمانە تا ئەمە بەتەواتی پێکە ئەمانژی ئەمەدا ئێستاتر ئامادا پێ بەڵە خۆی کەک دانال ئەستەکەم کوی بابەتەکە ئاسان بێ بۆی کە خانمان شتی زۆر ئاسانە سۆسەیە هەموو جار هەر جار و سۆسێک تامێک بە شێوازێک بێ تامی مشکەکە خۆی زای چۆنە سۆس نەریمان لە من باشن لەوانە شارەزایە ئەتوانین بەدڵی خودت بە تامی هەموو میوەکان دروستیکەی بە پتەقاڵ دروستیکەی ئێستا خۆ هەموو میوەکان وشکراوەوە و ئەتوان هەر لەوانە بەکاری بێت یەکێک لە باشترین نەهێشتنی بۆنساردی مریشک پرتەقاڵە ئاگاداریدانە بە تێکڵەکەەوە بەڵێ وشک بێ پرتەقاڵی شەر نییە تەڕبێ وشک بکێشنێ ئەخ چۆن بەکاری بێنی لەگەڵ یان لەگەڵ ئەوە کوڵانەکە تیکی تای عساڕی بیت بیهاڕیت پرتەقاڵەکە کامل کە هاڕا ئیتر دوای لەگەڵ چەند دەرمانێکە تێکەڵەکرێت لەگەڵ ڕاشیە لەگەڵ زەیتی زەیتون لەگەڵ ڕوو بە هەنارەمانەیە ئەو مریشکەوە لێکار ینی بشکێنی سەڕێکی گەڵاخار بەکار نایەنن ئەتوانی بەکاری بێن بەزم پێیسمان پێ نبووم هەر کەسێ لە گەڵاغار تۆزێ بۆن ساردێ کاشتی وە ئەبێت هەنی حسابڵن بۆ پێم خۆش نییە نازانم کاک دانیارەزەین چۆنە خۆی ڕۆزماری بۆنسار نایەڵێ نایەڵێ ڕاستە پاپریکا بۆنسار نالێسا هەر شتێ پاپریکای دیابێ لەگەڵ ئەگەر ماسەنە بەدیلی پرتەقاڵ پاپریکا زەنجەفیلی جوایە زەنجەفیلی شەرایە و زەنجەفیل ئەشیە کاتەوەش شیشەکاتەوە مریشکە ینی بۆ شێوازە ئەم هینە ناوەکەین بیرچوو ئەو ڕۆزماریە بە وشکیش هەیە و بە تەڕیژ لە ماڵی خۆمان باشە لە باڵکۆنەکەی خۆمان هەمانە کامیان باشترە تەڕەکە باشترەکە تەڕەکە باشترە و تامی زیاترە بێت زۆر باش ئێمە وردە وردە لە درێژەی بەرنمەکەینەوە خزمەتان کاتە ئێوەش زەڵاتەکە و میوەکە و هەموو برنجەکەش حازرە بێت کاک دانیار وا بزانم کاتیەوە هاتووە پێشوازی لە مامۆستای وەڕێز بکەینە بەڵێ خۆشەویستان لە تەوەرەی یەکەم وە کاک دانیار لە سەرەتای ئاماژەی پێکرد گەورەی و گرنگی نوێژ لە مانگەدا وەکو فێرگەیەک قوتابخانەیەک خولێک ئێمە ئەمەی کەلی فێربووین سەبارەت بە نوێژ تایبەت بە نوێژ هەڵی گرین بۆ ئەو یانزەمانگی داهاتوو تا مانگی ڕەمەزانی داهاتوو کە سار نەبینەوە لە جەماعەت و لە نوێژەکانمان لە کاتی خوانە بە پێشوازی بکەین لە زۆر بەڕێز مامۆستا عوسمان سەید ئەحمەد مامۆستای ئاینی کە ئامادە بە پێشوازی لێ بکەین
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله خير وصيا سرد شامان خواب خير بك خير خواب خير بن فرمو سلام خير بك بيقومان كاك دانيار أمرو كاك آرام حسنيش بلى قرآن خوين ليرة لقل معنا ما وصا آرام بخير بيت يا خواب خير بيت برنامج كتبنا كدوتو بخير ما وصيا سرد شامان فرمو ما وصا جنب خير بيت خواب خير بك ما وصيا سرد شامان با سرتاي برنامج كبرازيني نوا با خوندني شان آياتي للقرآن بيروز بدن خوشك ما وصا ما وصا جنب فرمو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا صدق الله العظيم. أحسنت جزاك الله. خوش بما وصيا إن شاء الله. كاك دانيار ما وصا قرآن چن خوي آرام كروي وشكاني ك لفظي خوي پروردگار و كلماتي خوي پروردگار كاتب بدنگي خوشي و جنابي ما مصا خوندري اوني تر آرام تاكاتو يا ربي خو جزاواته. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي با ابي موسى اشعري ك مزمارك لمزماركاني آل داود ك دنگی ئەوەنە خۆش بۆ زەبوری خوێندووە تیر هەمووی هاتۆ بۆ لای گوێی لێگرتوانی ئەوەنە دەنگ خۆشیش بەڕاستی بۆ قورئان کە منکی شتەکە دوباره سەیام بەخێر بێ خواستە بەخێر بێت. ئەمڕۆ باز مامۆستا لە خورماڵ و من ئیمام خەتیبی مزگەوتی نورم لە هەڵەبجە کابل لە پارێزگای هەڵەبجەوە. بەڵێ لە پارێزگای هەڵەبجە یاخوا بەخێر بێت. خێر مامۆستا سەر چاومان. بابەتی ئەمڕۆمان باز لە نوێژە ئەم نوێژ چۆن بە گەورەی و بە ئەهمیەتێکی زۆرە و موسڵمان سێری بکات لەگەڵەوەی کە لەوانەیە مانگی پیرۆزی ڕەمەزان
یەک مانگ بێت بەڵام ئێمە بۆ تەواوی ژیانمان بێت ئاگاداری نوێژەکانمان بین. خۆی سەرەتایی بەرنامەکە مژدەیەکی خۆشتان پێدەم بە هەموو بینەرانی خۆشەویستیش کە ئەلحەمدولیللا ئەوەی مسلمان دڵی پێی خۆشە لەگەڵ ئەو هەموو بڵاوکردنەوەی فەساد و گەندەڵی و ئەو هەموو بێدینی کە ئەمڕۆ بەڕاستی ڕەواجی پێ ئەدرێ لە هەرێمی کوردستان. بەڵام ئەلحەمدولیللا گەنج و لاوەکانمان ڕوو لە مزگەوت و قورئان و سەفی جەماعەت و تەراویح و ئافرەتەکانیشمان بە حەیا و حورمەت و بە شەرمەوە ڕوو لە مزگەوتەکانەکەن و مای دڵخۆشیە بەڕاستی ئەم هەرێمی کوردستانی ئێمە دینداری تایە ئەلحەمدولیللا بەرەو پێشەوە ئەڕوات خەڵک بەرەو ئیسلام ئەگەڕێتەوە و هەر ئەمەش هەموو شتەکان تاقیکراونەتەوە بەڵام ئەمە مایی سەرفرازی و بەختەوەری دنیا و ئاخرەت. لەم نەورۆزەی پێشووە لە یەکێک لە ساڵی پار لە یەکێک لە شارەکانی بەشێک لە کوردستان ڕاپرسیان کردبوو ئایا لە مانگی ڕەمەزانە ئێوە ئەچنە دەرەوە بۆ گەشت و سەیران لە سا هەشتای ئەو شارە کوردیە وتپیان ئێمە ئەچینە دەر لە سایە 20 وتپیان ناچینە دەر. بەڵام لێرە ئەلحەمدولیللا لەم هەرێمی کوردستانەی خۆمان کە بەڕاستی یعنی بەوە دڵخۆشین کە ئەمساڵ سەیرانگا و شوێنەکان لە نەورۆز و ئەوانە چۆڵ و هۆڵ بوو خەڵک ڕوو لە مزگەوت و قورئان و تەراویح ئەکات لەگەڵ ئەو هەموو دیمەنە جوانەی سروش تا ئەمساڵ کە بارانێکی زۆر بە ڕەمەزانی ئەمساڵ لە بەهارێکی تەڕاوی خۆشا بوو ناستە و هەمومان دڵەخوان خۆشە بچینە دەرەوە گەشت و ئەوانە بەڵام کە تۆ شعائیری خوا هاتە پێش ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. بۆیە بەڕاستی ئەوەی ئێمە شانازی پێوە ئەەکەین ئەوەی سەربەرزیمانە ئەوەی ڕووسودیمانە لە دنیا و ئاخرەت هەبریتێ لە نوێژ چونکە یەکێک لەو پایانەی دووەم پایی ئیسلامە کە لە ئاسمانە فەرزکرا لە سەرم ئومەت لە شەوی میعراجە لە 3 ساڵ پێشەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچکا بۆ مەدینە. ئەم نوێژە ئەوەندە گەورەیە یعنی ناسنامەی مسلمانە کەوتی مسلمان ئەبێ نوێژگەر بێ ناکرێ بڵێ وەڵام من ڕۆژوو ئەگرم و نوێژ ناکەم چونکە بەڕاستی ئەوەی لە سەرتاوە ئێمە ینی داستان کرد یەکەم کردەوەیەکە کە لە ڕۆژی قیامەتە محاسبەی بەندەی لەسەرەکرێ ئەگەر نوێژی تەواو بوو باقی کردەوەکانی ئۆکەی لێ درێ و تەواوە. بەڵام میساڵێک کابرا خێرەکە سەدەقەیەکە بەڵام نوێژ ناکە لێ قبول ناکرێ چونکە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدوڵای کوڕی جودعان زۆر سەخی تەبیعەت بوو بەردەوام خێری ئەکرد لە شاخی ئەبی قوبەیس لەو بەرزایەوە باغیان کرد ئەیانوت کێ فەقیری مەکەیە بێ لە خواردنی عەبدوڵای کوڕی جودعان بخوا. دایکی ئیمانداران عایشە خوا لێ ڕازی بێت لە مەدینە پرسیار لە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم یا رسول الله عەبدوڵای کوڕی جودعان ئەو خێر و چاکەی ئەکرد پێی ئەگا لە قیامەتە فەرمی نا وەڵڵا وتی بۆ یا رسول الله صلی الله عليه وسلم فەرمی چونکە ڕۆژێک لە ڕۆژان نەیوت رب اغفر لي خطيئتي يوم الدين پەروەردگارە لێم خۆش بە لە گوناه و تاوانەکانم چونکە بڕای بە قیامەت نەبوو کە ئێمە کە ئەهلی نوێژین یەقینمان هەیە عولەماڵێن کە ئینسان چووە خزمەتی نوێژ لەگەڵ ڕەب العالەمین قسەیەکە کە بچیتە خزمەتی قورئان وەکو مامۆسای بەڕێز خوێندی خوای گەورە لەگەڵ ئێمە قسەیەکە یا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا يا أيها الذين آمنوا أقيموا الصلاة نوێژ بکەن ڕۆژوو بگرن زەکات بدەن حەج بکەن سوخۆر مەبن. لەوێش خوای گەورە پەروەردگار کە ئەچیتە خزمەتی نوێژ تۆ نوێژدا ئەبەسی یەکسەر بە الحەمدولله رب العالمین سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان نیعمەتی ئیمانی بەسەرا ڕشتوم گەورەترین خەڵات گەورەترین نیعمەت بریتێ لە نیعمەتی ئیمان و ئیسلامەتی. بڕۆی سەر لەم 1300 برایان لە هیندستان خەڵک مشکە پەرسێ خەڵک گا پەرسێ لە یەکێک لە معبەدەکانی بە ناوی معبەدی کەرنیماتا دکتۆرێکم بینی یەکێک لەو داعی بانخوازانە چوو بۆ ئەوێ مقابلەی کردنوتی ئەوە خەریکی چینوتی ئەم مشکانە ڕۆحی خواکانمان لەناو ئەم مشکانایە دڵی ئەم مشکانایە وتی چیەکەنیەوە دکتۆر پرۆفیسۆر وە نییە بڵێنێ ئەڕوا ئەو مشکانەیە پرسێ ئەڕوا سوژدەی بۆەوە بە بش کە چەند پیس و قیزە لە لای ئێمە وتی دەی باشە ئەم مشکانە ئەوەنە ینی هیچ نابیسن و هیچ خراپەیەکتان لێ ناگەڕنەوە و چاکەیەکتان پێ نابەخشن وتی بڕۆ دەرەوە بێڕێزی بەرامبەر بە خواکانمان نەکەی. کچی لەم کوردستانە ئێمە خەڵگەڕشێتەوە بەرامبەر بە ئیسلام بەرامبەر بە دین بێڕێزی بەرامبەر بە شاعیری مسلمانانەکە احترام و ڕێز ئەبێ بەڕاستی بگرین نەو مانگە پیرۆزە ئەو گەنجانەی کە ئێمە الحەمدولله سوپاسی خواکەین کە ئەگەڕێنەوە بۆ مزگەوت کە دڵخۆشین مژدە ئەدەین
ئەبێ هەمومان دڵخۆش بین بۆی کە خەڵک ئەهلی نوێژ بێ چکە ئەهلی نوێژ بوو دەست پاک ئەبێ دەم پاک ئەبێ داوێن پاک ئەبێ و ڕێز لە باوکو دایکی ئەگرێ نایخاتە خەڵوەتگەی پیری و بە جوانی مامەڵەکە لەگەڵ خێزان و مناڵە تاکێکی تەندروست ئەبێ و ئەم وڵاتە مامۆساوی باست کرد کاکدانەر زۆر دڵخۆشیانی بەڕاستی تا نەچیتە دەرەوە لە هەرێمی کوردستان لە وڵاتانی دراوسێ و دەرەوەی ینی دوورتریش با بڵین هەست ناکە ئەوی جەنابەت فەرمود لە هەرێمی کوردستان خەڵک کە دینداریەکە زۆر جوانێکە یعنی ئەو قەرەباڵغیەی ئەو با بڵین بەدەمەوە هاتنی خەڵک بۆ مزگەوت و بۆ شاعیرەکان و بۆ هاوکاریکردنی لێقەوماون لە هەرێمی کوردستانەیە لە هیچ پارچێکی دیکەی کوردستان و لە هیچ وڵاتێکی تری ئیسلامیش بەڕاستی نیە مامۆستا ئەمەش بەڕاستی فەزلی گەورەی بۆ مامۆستانی بەڕێزی ئاینی شەخانی طریقە ڕەوتە ئیسلامیەکان کەناڵە ئیسلامیەکان خەڵکانێک کە لەم هەرێمی کوردستان ناتوانێنە قسێکی خێرکەن بەڕاستی مامۆستا پرسیارێک ئێمە عیبادەتەکانی تریان شاعیرەکانی تر بۆ نمونە ڕۆژوو ئەگەر نەخۆش بووین ئەگەر لە سەفەر بووین ئەتوانین نەیگرین لە ڕۆژێکی ترە بەڵێ یعادەیکەینەوە زەکات ئەگەر پارەمان نەبوو زەکات نادەین ئەگەر توانای مادی و معنەوی و جەسەدیمان نەبوو حەج ناکەین بەڵام نوێژ کات و شوێن و هیچی بۆ نییە سەفەری بۆ نیە نەخۆشی بۆ نییە حتا تەنانەت لەمایان هەتا حەدیسی لەسەر ڕۆزام یعنی ئینسان کە هەر ئەوەنە دڵی ئیشکە ئەتوانێت بە دڵی خۆی نوێژەکە بکە بۆچی نوێژ ئەوەندە گرنگی پێدراوە ڕاستی کاکدانا لەبەرەوەی نوێژ سیلەیەکە لە بینی بەندە و ڕەب العالەمینە قورئانی پیرۆز هەر سەبەب لە سڕی دروستبوونی ئێمە خەڵقی ئێمە کە هاتوینەتە ئەم دنیا بۆ پەرستش و عیبادەتە وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون لەبەرەوەی نوێژ کاتوساتی وەکو جەناب و ئێشارە پێکرد یعنی ئەوە نییە لە شەو ڕۆژە داوات لێکرێت لە تەمەن تا هەتا ئەو ڕۆژەی ئەمری واعبد ربك حتى يأتيك اليقين يعني حتى يأتيك الموت ئەو ڕۆژە بەندایەتی لەسەر تۆ کە باڵغ بووی واجبە ئەو سیلەیە نابێ بچڕێنی کە پچڕاند پەنا بەخوا تووشی گومڕایی و سەربێشێواوی ئەبێ لەبەرەوە وەکو شاعیرەکانی تر ڕێگەی پێدراوە ئەگەر تواناو نەبوو ئەوەی کە ئیشارە پێکرد بەڵام لە نوێژە ئەگەر بە ئیشارەتیش بێ نوێشکەیت پەنجەی شایەتومانیش بێ بە هەستانەوە ناتوانانی نوێژکەی دابنیشە بە دانیشتیانەوە بە پاڵکەوتنەوە لەسەر جێگای خەستەی نوێژ نەکردنی نییە ئیلا بۆ خوشکانەمان نەبێت کە ئەکەونە حاڵەتی بێنوێژی ئەوە خی گەورە ڕێگەی پێداون و نوێژەکەیشیان قەزا ناکەنەوە ڕەحمەتە بۆ ئافرەتانی ژەم دینە لەبەرەوە نوێژ ئەو سیلە بەهێزەیە کە بەندە لەگەڵ ڕەب العالەمین ئەیبەسێ و تام و لەزەتی نوێژیش لەوایە بە ئینسان کە بەڕاستی بە خوشوع و گەردن کە چێوە بە ڕەب العالەمین بوەسی دڵی ئامادە بێ و هەسکا بەوەی یەکێک لەو هەڵە گەورانە ئەوەیە کابرا لە نوێژە پەلەپەلە کات یا هەندێک جار قسەیەک هێڵێ با لە کۆڵی خۆمی بکەمەوە نا پێغەمبەر صلی الله عليه وسلم نوری چاومان کاتێک کە بیلالی ئەبینی فەرموو ئەقیم الصلاة ئەریحنا بها یا بیلال بانگ بدە بۆ نوێژ دەروونمان ئارام بکە بە نوێژ بیلال دەروونمان ئاسوودە بکە حودەیفەی فەرموو ئەگەر ناڕەحەتێکی بەسەرا بەهاتایە ئەچووە خزمەتی نوێژ مامەی لە سەید الشوهەدا حەمزە لە ئوحودا شەهیدە بێ ئەچێتە خزمەتی نوێژ ئازار و ئەشکەنجەی ئەدەن لە مەککە ئەچێتە خزمەتی نوێژ یعنی خەدیجە وەفاتەکە نوێژ واز دێ نایەنێ نوێژ ئەو سیلە بەهێزێ لە مەیدانی جەنگا لە بەرامبەر بێ باوەڕانەوە ساوە لە ڕۆژی بەدرا لە حەفتەی ڕەمەزانە هەر نوێژەکە سەیدنا عەلی ڕەضی الله عنه فەرموو ئەو شەوە شەوی حەبەی ڕەمەزان بوو حتا بەرەبەیان پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی کرد سوژدەی برد دوعای ئەکرد ئەپاڕایەوە لەبەرەوە نوێژ ئەو سیلەیە نابێ ئینسان بیفەوتێنێ چونکە کە فەوتاندی قیامەتی ئەدۆڕێنێ کە لەبەرەوە نوێژ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی جوعلت قرة عینی فی الصلاة گلێنەی چاوەکانم لە نوێژە بینم وەکوەوەی بفەرمێ ئارامی من ئاسوودەیی دەروونم ئەوە تا لە نوێژە ڕۆحم بە چۆن ئینسانی سا تۆ برا بە خۆشەویستانە خواردن ئامادەکەن ئێمە دیارەوە بە ڕۆژین حەزەکەین کە بۆ بەربان کە خواردن ئەخۆیت و نیعمەتەکانی خوای گەورە سوپاسی ئەەکەی ئەوە بۆی جەستە و بەهێز بێ نوێژیش بۆی ڕۆحت بەهێز بێ بۆی بگەیتە ئەو مەقامەی کەوا تۆ وبالأسحار هم يستغفرون يعني هميشه داوای لێخۆشبوون رب العالمین کی چونکە نوێژ پێناسەکەیشمان ئەبێ پێناسی بزانن بینەرانی خۆشەویست نوێژ لە زمانەوەیان ینی الدعاء دعا و پاڕانەوەیە لەوەی کە ئینسان هەر دعا و پاڕانەوە ئەکا لە رب العالمین داوا ئەکا جارێک گەورەترین نیعمەت ئەوەیە ئەڵێ اهدنا الصراط المستقيم
ڕێنمونیم بکە بۆ سەر باشترین ڕێباز دەی یەک ڕێبازەیە کە ڕێبازی ئیسلامە ڕێگای بەختەوەری و سەرفرازیە ڕێگاکانی گومڕایی خوای گەورەی لە قورئانە بە جەمعی ناوێتی ظڵومات بەس بە مفرد ڕێگای مستەقیم صراط المستەقیمێ ناو تەنها یەک ڕێگایە ئەو گەیەنێ بە خۆشبەختی بە بەهەشت اینجا تۆ ئەڵێی لە نوێژە ئەڵێی صراط الذين أنعمت عليهم بۆ وەڵامەکەی جنابوو بۆ یەک گەونە گەورەیە ئەڵێ ئەو ڕێگە ڕاستی کە تەواوی نیعمەتەکانی خۆ ڕژاند و بەسەریان لە شوێنێکی ترە ئاەت بە ئاەت تەفسیر دەکرێت لە قورئانی پیرۆزا خوێندووتانە لە سورەتی النساء وەڵامی ئەمەی سورەتی فاتحە داتەوە پەروەردگار ئەفەرمێ ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا هذه الكسي بقول الله بكا بقول بيغمبرك بكا صلى الله عليه وسلم أو طواوي نعمة كان أرجينا بسرينا نعمة كان يرجعنا بسركيا بيغمبران عليهم الصلاة والسلام رازقوياني أم أمته شهيداني إسلام ئەولیا و پیاوچاکان لەو ڕێبازە پاک وحەسونە ئولائیکە ڕەفیقە هەنی خوایە بمگەێنە بەو پیچاکانە کە باشترین جیلن ئەوانە باشترین جیلێکن کە ئێمە لەگەڵیان ناین پێغەمبەران معسوومن گوناهیان نییە ڕازگۆیان هەر کەسێ بگاتە پلێ ڕازگۆی ترەوە دەرەجەیەکی بەرزی کرد دوای پێغەمبەران شەهیدان ئەولیا و پیاوچاکان خوای گەورە لەگەڵ ئەوانە کۆمان کردو چونکە ئەوانە ئەهلی نوێژ بوون هەموو پێغەمبەرانیش مامۆسانی هەموو پێغەمبەرانیش فەرمانیان کردو بە نوێژ هەموو پێغەمبەران پێغەمبەر ئیبراهیم ئەبەل ئەنبیا لە سوورەتی ئیبراهیمە چیە فەرمێ رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي خوای بمگێڕی بە ئەهلی نوێژ هەم خۆم هەم خێزان و نەوەکانم کاتێکیش کە هاجر سلامی خوای بێ جێهێڵێ لە پاڵ کەعبە لەو دەشتە چۆڵ و بیابانە کە فەرمێ ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة خوای بیان گەڕی بە ئەهلی نوێژ ئیسماعیلی ژە فەرمێ ئەوسانی خوای گەورە فەرمانی پێ کردوم کەوا نوێژ بکەم عیسا سەلامی خوای لەسەر بێ بەندەی ئەڵڵایە لە مەریەم لەدایک بۆ بە پاکی هەر لە مەتۆلکە کراویە فەرمێ خوای ئەوسانی بالصلاة والزكاة ما دمت حيا فەرمانی پێ کردوم بە نوێژ و بە زەکات هەتا ئەو ڕۆژەی لە ژیانە بۆیە پێغەمبەریش صلی الله عليه وسلم ڕۆحم بە قوربانی بێ لە کاتێکە قوڕەیش ئازاری ئەدەب قسەی پێ ئەڵێن ئەخر زۆر ناخۆشە قسەی ناوناتۆریان پێوتۆ کە پاکترین بەشەری سەرزەوی بۆ ڕەسوول الله صلی الله عليه وسلم درۆیان لێ نەبیست و درۆی نەکردو ئێمە پێشەنگ یەکمان هەیە شانازی بۆ پێشەنگەوە بکەی ئەڵێ پێیان وتووە شێتە والله عاقڵترین کەسی سەرزەوی بوو فمبلغ العلم أنه بشر ولكنه خير خلق الله كلهم بيان وتوجن غدا سيدي وشيني والله ژیر و عاقڵی ناو قوڕیش بووە خوای گەورە هەڵی بژاردووە پیان وتووە ئەمە تۆ جژنتەوێ کام ژنە دەست فەرمیدی نە هەزار و یەک قسەی ناشرینیان پێ وتووە خوای گەورە ئاەت دابەزینێ بۆ سەری لە کۆتاییەکانی سورەی حیجر ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون ئێمە ئەزانین تۆ دڵی ناڕەحەت ئەبێ بەرامبەر بۆ قسانەی قوڕیش بۆ قسە و قسەڵۆکانە تۆ پاکی بەڵام ئەزانین ناڕەحەتی بەڵام لە بەرامبەر ئەم قسە پێوتن و ئەم ناو ناتۆرە و ئەم بێڕێزیەی بەرامبەر بە تۆیکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم فسبح بحمد ربك پاک و بێگەردی بۆ ئەڵڵا دەتبڕە وەکن من الساجدین ئەها چەند گەنج سوژدەر بەرە بۆ رب العالمین ئارامیت پێ بەخشی زۆر باش مامۆستاگیان کاکدان دەچین لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لە بەرنامەکەمان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و بەردەوام دەبین دواتر با سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی و نەخۆشخانەی بەخشین بەرنامەی سی گەوهەر پێشکەش دەکرێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون
والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون صدق الله العظيم. ڕەوی دەستخۆش مامۆستا گیان من شاوی خوێندی دەست خۆش بێت دەستە خۆش بێ ئەخوا تۆش کەمێک هەر بەشدار بە لەگەڵمانە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزاندا چۆنی لەگەڵ دڵ و دەروون لەگەڵ نوێژ و قورئان خوێندنە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لوەتی خۆم ناسیوە ڕەمەزان و غەیری ڕەمەزانم وەکو یەکوا بووە. الحەمدولله سپاس بۆ خوا لە مڕاجعەی قورئان لە دەرسوتنەوەم بەتە لە بە الحەمدولله وەشکر بۆ ڕیا نایڵێم خوا ئاگای لە دڵمەکە تا ئێستش خاوەنی دوو مەدرسەم کە دەرس ئەڵێمەوە دەرسێکی نابیناکان لە ڕێکخرای ڕۆشنایی دڵ بۆ خزمەت کە دەرسی مەقامات و دەرسی حفظی قورئانیان پێڵم تەلەبەکان نابینان و پاشان وعدێکیشم لەگەڵ خوای خۆم کردبوو وەختی خۆی ئەگەر بووم بە خاوەنی ماڵە بێ ماڵم چۆڵ نەبێت تام دەقێژ ماڵم چۆڵ نیە الحەمدولله تەلەبێتیایەت لە 10 ساڵ و بۆ 15 بۆ 18 ئەوانە لەگەڵ مناڵەکانی خۆمە دەرسیان پێڵم سپاس بۆ خۆ لەگەڵ ڕەمەزانیش کەمێک نەوسنم سەراحەتە خۆشە لەم یارانەیە ئەو کوڕێبرام تەلەفۆنی کردوتی بڵێن بە کاکم وا ڕەمەزان هاتووتم کاکە بەخوا حکمێکی خراپی یا بەسەر خۆیان من دەم دەقەیاگام لێ نەبوو بەیانی ڕەمەزانە دەبی ئەمە بۆ خۆشی ئینسانەگینە هەمومان باوەڕمان یەقینی تەوامان هەیە بە هەموو شاعیرەی ئیسلام الحەمدولله وەشکر بە هەموو ڕوکنەکان بەڵام بەڕاستی ماوەسایانی وابزانم بەس من نیم ئەوانەمان کە تۆسە خەرێکی دراسە و تەدریسوانەی بەڕاستی ماوەساتریایە سەعادوانە من شەکەتم هیلاکم ینی ڕاست مامۆستا ئەو قورئانی یەکەم جار خوێنت ئەمەی ئێستا نا ئەوەی یەکەم جار چ مەقامێ بوو؟ مەقامی ئەو تەقلیدی شێخ محەممەد صدیق منشاوی بوو ئەو تەقلیدەکە کردم بەڕاستی سورە ئیسراء بوو کە خوێندم من لەگەڵ منشاوی ئەگەر بڵێم ینی نازانم بڵێم مامم بڵێم خاڵم بڵێم مناڵەکانی خۆم ئەوەندە دوعا خێر بۆ پیاواکەم باوەڕ ناکەم بۆ هیچ کەسێکی خۆمی بکەم چونکم بەڕاستی ینی وەکو عەرەب بەڵێ لێ ئەوەلە مەڕە ئاشنا بووم بە قورئان و بە سەوت خۆشی لە دەنگی شێخ محەممەد صدیق منشاویەوە بوو ئەو یەکەم جار دەستمان پێکرد بە بەیاد دەستمان پێکرد دوایی تەبەقەی ئاخری چۆ نەهاوەند دەست و چاو خۆش بێت لە سەرەتای با بڵین هەشتاکان و پێشتری شوانە بە تایبەت هەشتاکان مامۆستا زیاتر بەس عەبدولباست و محەممەد صدیق منشاوی یعنی زۆر ئەوە بەڵێ بۆ معلوماتی بیسەران ماوەسای بەڕێز ینی یەکەم ئیبداع کە کراوە لەسەر بەکرە لەسەر کاسێت تۆمار کراوە محمود خەلیل حوسەری بۆ داوای لە ئەوقافی مصر کردووە کە ئەوەی دەنگیان خۆشە قاریە عەظیمەکان و یەکەم وەکو خۆی 5 ختمی هەیە خۆی محمود خەلیل حوسەری لەگەڵ شێخ محەممەد صدیق
شيخ منشای عەبدولباست و هەروەها مستەفا ئیسماعیل و ئەوانە هەموو بە تۆمارکراوی هەیەە بەڵام ئەوەی کە قورئان خوێنی سەحوەیە شێخ محەممەد صدیق منشاویەکە بەڕاستی ئەوەی کاک ئارام شتێکی بیرخستمە ئەمڕۆ جمعەش باسم کرد باسی گەورەی قورئان و شەوانی پیرۆزی قەدر ئەڵێ باسی فەرموود منشاوی و عەبدولباست حەسەریش هەر کۆنە بە ڕەحمەتی خۆوان ڕۆشتون بۆ قیامەت ئەڵێ قسەیە جوان هەیە ئەڵێ ئەمانە لە دوای مردنی خۆیشیان هەر چاکەیان بۆ ئەنووسرێ چونکە خۆدا نەزانن ئەم دنیا ولكنها تفنى ويفنى نعيمها وتبقى الذنوب والمعاصي كما هي يعني ئەوەی کە چاکەی کردبێ هەتا قیامەت خەڵکی فێری قورئان کردبێ و ئەو سەوتە خۆشی منشاوی لێ ئەدەیگوێی لێ ئەگری فریشتەکان ئەینووسن و دوعای بۆکەن ئێمەش دوعای بۆکەین بەڵام لە بەرامبەری شاوانێشی بەندبێژ و ممەسیلە و ئەمانەی کە خەڵکیان بەرە و ئیسە لەم ڕەمەزانە کەناڵ هەیە کابرا 100 ئەڵقەی تورکی بۆ لێدا فڵانێ بۆ لێدا خەڵک بەرە گومڕایی ئەبا هەمووی ئەوانەش بەگوی زر و گوناه و تاوان بۆیان ئەنووسێ ئەوانە بەڵام ئەوانەی ئێمە شێخی منشاوی و شێخ عەبدولباست و شێخ حەسەری و هەمووی ئەوانە هەموو هەتا ڕۆژی قیامەت چاکەیان بنووسێ مەگەر پەشێمان ببنەوە يبدل السيئات إن شاء الله. أوصي بينو سر. شباب شيمان بنو أو أنا خواي قريب وين قريب بشاكر. أخنالهم. دعاء بوكي ما حزناكن حزن ببارش برون. إن شاء الله. أوصي يعني إمام عثمان رضي خوالي به يزور بيروجا كانوا تشوني وجورك وتيرتي رجريا لأنه وجورك كده. أما جاي بوكر كأجر لرنا نجاته بيتر تاو لروجي دوایش نجاته به جایی کلوش تانی که هی نویجا با ایکل گور رزگار ما بیتو آسان کاری ما بکره و کو پیشکیش اما جوان پیک لگل کاک دانه نیش بریا ما نکویل لنیو گوردا هوی بیک با ولامی کی فرموده کی پیغمبر صلی الله علیه و سلم ولام آدم وی بینانیش دای بلای قبر که فرمی خوانی ام قبر کی وتیان فلانه و فرمی ئەگەر زینوبات بێت و ئومنیەی ئەم خاوەن گۆڕە بێتەوە دنیا زان ئاواتی چیە خوازێ وتیان خۆ پێغەمبەری خوازان ئەسحابەوە ئەدەبیان هەبوو لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەموو دنیای بدەیت تێ نایەوێ بەس تەمەناکە دوو ڕکات نوێژ بکات بۆ تاریکایی قەبرەکەی دوو ڕکات نوێژ هاوڵانیشی هەر لەسەرەوە فەروەردە کردووە کەوا ئێمە بڕوامان بەوە هەیە نەعیم و خۆشی قەبر بۆ ئەهلی ئیمان و ئەهلی نوێژ والله لقبرك حتى أفرميك أي خلنا نقول دعوني حتى أصلي كولامي برسالة كانت تقول ريجان بدن بانيوش كمالين نوم بخوة بخود استراحتك تولى دنيا داوين يجري كره يلا داوين يجري ناكره راس ألا بروا سيدنا عثمان رضي الله عنه أو لسر أو فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم كفرمي يك لوي إنسان يكم بازجي جياني قيامتي كدس بيكا قورة فرمي وڵامی پرسیارەکانی دایەوە رسول الله فرمي بیستم لە زمانی شیرینی پێغەمبەرەکەم صلی الله علیه و سلم فرمي ئەگەر لە قبرە وەڵامی پرسیارەکانی دایەوە لە باقی مەشهەدەکانی قیامەت ڕزگاریە بێ ئەگەر وەڵامی نەدایەوە لە باقی مەشهەدەکانی قیامەت ڕزگاری نابێ چونکە لە مەسەلەی نوێژ نەکردنی نییە وەک عەرزم کردن و ئینسانی نوێژگەریش هەر چونکە پاکترین کردەوە چاکترین کردەوە کە ئینسان ئەنجامیدار پاک و خاوێنی نیشە نوێژ ئینسان خۆی پاک ئەکاتەوە خۆی ئەشۆرێ هەتا کەسێک کە موسڵمانە بێ ئێستا ئەیبینن الحەمدولیلا لە ئەوروپا خەڵک بۆ ئیسلامێتەوە خەڵک بۆ ئەم دینەیەتەوە و ئەبوو جەهل و شوێنکەوتوانی ئانوت پێغەمبەر محەممەد ئەبتەرە خوای گەورە فەرمی ئین نەشانیەکە هو الأبتر ئەبوو جەهل ناوی چووە مەزبەلەی تەریخ عوتبە و شەیبە و وەلید و ئەوانە هەمووی چوونە زەبڵدانی مێژوو ئێستا 150 ملیۆن کەس دەرجیهانە ناوی محەممەدە صلی الله عليه وسلم لەبەرەوە لە مەسەلەی نوێژ و عیبادەت و خواپەرستی يعني ئینسان ئەبێ بزانێ يعني ئەم نوێژە بۆ ئەیکا لە قیامەت لە ناو قەبرە لە فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر شێوەی کەسێکی جوان ڕوومەت شیرین خۆشی ئەهێنێ ئەڵێ تۆ کێی بەس ئەو بینم شادیم بۆ ئەهێنی خۆشیم بۆ ئەهێنی ئەڵێ نادناسم ئەڵێ نامناسی هەڵێ چۆن نامناسی ئەفەرمێ ئەنا عەمەلوکە الصالح من کردەوە باشەکانی تۆم نوێژەکانی تۆم زمان پاکیتم داوێن پاکیتم ڕۆژوەکانتم چاکەکانتم کە نوێژ لە سەروی هەموویانەوەی نوێژ چونکە ئێستا ئێمە لە ساڵێکە یەک مانگ ڕۆژومان لێ داواکرێ یەک تاقیش ناخۆی بەزی وا هەیە کە لە بەرامبەر شەعائیری خوای گەورە چونکە نەیکردووە و ناتوانێ بەلایەوە زۆر گران و قورسە بەس تۆی ئیماندار کە ئەچیتە خزمەتی نوێژ ئەم نوێژە بۆیە ئەکەی فەصەلی سەلاتە مودع پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم نوێژی خواحافیزی بکە کە گەشتی بە قەبریش ئاسانە ئینسانی نوێژگەر
دەبێ ئیسراحەتی هەمیشەیەکە. مامۆستا نزیکترین کات عەبد لە خۆی پەروەردگار و نوێژە لە ناو نوێژیشە سوزدە یعنی چۆن ئەڵێن نزیکترین شوێنە ئینسان ئەم سەری خۆی بەرزترین شوێنی خۆی ئەخاتە سەر زەوی و لەگەڵ خۆیان مناجاتەکە. یعنی ئێمە لە سوزدەیە جگەل لەوەی کە فەرزە لە نوێژەکەیە سوبحانە ڕەبی الأعلا بوترێ، یعنی چۆن گرنگی بدەین بە نوێژ بەگشتی و بە تایبەت بە سوزدەکانمان. بەڕاستی یعنی عولەما فەرموون ناوکرۆک و جەوهەری نوێژ بریتێ لە سوژدە. خی گەورە ئەم ئینسانەی دروست کردۆ سەری لە سەروی ئەندامەکانی لە شوێتی بۆی ڕێگەی نەداوە سەر بۆ هیچ کەسێک نەبی بکە تەنها بۆ ئەڵڵا نەبێ. نحن قوم لا نسجد إلا لله. جعفر فەرمووی تی سوژدە بەرن بۆ نەجاشی فەرمی نا ئێمە ڕەسوول الله فێری کردوین بە سوژدە بۆ ئەڵڵا بەرین هەمووی عەبدە. بۆیە لە سوژدا نزیکترین کاتی بەندە لە ئەڵڵاوە چ کاتێکە؟ أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء. نزیکترین کاتی بەندە لە ئەڵڵاوە ئەو کاتەیە کە لە سوژدایە. فەرمی دوعای زۆری تیا بکەن، پاڕانەوەی زۆری تیا بکەن، چونکە وەسجود وەقتەریب. اینجا تۆ لە گەورەی و مانای سوژدە برد بەرەوە سەرە خەیتە ئەو زەویە سوور ئەزانی لەو خاکە دروست کراوی سبەی نێژ ئەگەڕیتەوە ناو ئەو خاکە منها خەلقناکم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. ئەم ئینسانە ئەم ناوچاوەی ئەخاتە زەوی بۆ ئەڵڵا شەیطان لەو کاتە گریان نەکات ئەگری پێی ناڕەحەتە چونکە ئێمە کە سوژدە ئەبین بۆ ڕەب العالەمین یەقینمان هەیە حەو شوێنیشمان لە قیامەتا بە ئاگەر ناسووتێ. ئەوانن کە سوژدەیان بردووە ناولەپی دەست سەر ئەژنۆکان ناوچاو پەنجەکانی پێ دەبێت ڕوو بکەیتە قیبلە هەڵی گێڕیتەوە لە کاتی سوژدە بردنە. ئەم حەو شوێنە خوای گەورە حرامی کردووە ئاگەر بیسووتێنێ. ئەم سوژدە ئەو پەڕی بەندایەتی و گەردنکەچی بۆ ڕەب العالەمین. بۆیە هەر کەس سوژدە بەرێ هاوڵی پێغەمبەرە لە بەهەشتا صلی الله علیه وسلم. بە دەلیلی چی؟ ڕەبیعەی کوڕی کەعبی ئەستەمی گەنجێکی ئەهلی مەدینە بوو هات بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئاوی دەستنوێژەکەی بۆ ئەگرت چاوی بە ڕومەتی پێغەمبەر ئەکە و ئەگەشایەوە لە خزمەتیا بوو شەو ئەهات بۆ لای بەردەوام لە خزمەتیا بوو. ئیتر حەزی کرد خزمەتی پێغەمبەر بکات صلی الله علیه وسلم کە پێغەمبەر زۆر خاکیش بووە ینی قەت حەزی نەکردووە کەس لە بەردەمی هەڵ بلەرزێ کابرا هاتە لای هەڵلەرزی و شڵژە هەوین عەلەیک ئارام بەوە چییە؟ من کوڕی ئافرەتێک بووم لە مەککە گۆشتی وشکە کردەوە ئەی خوارد هەڵمە لەرزێت ئەبێ ئێمە لە بەردەمی ڕەب العالەمین بلەرزین و بوەسی من بەندەم. ربيعي كوري كعبي أستمية خزمتي يا رسول الله صلى الله عليه وسلم جنجك شان صار أفرمي أسألك مرافقتك في الجنة أم يبمكي بها والله يخول لبهشت. فرمي ربيعة شي برسيالي كي تداوا كي دوابك سل يعني اسأل لزماني عربي دوابك فرمي غيري أو تمناي هجناك بس أم بها والله توبم لبهشت تخوى يا رسول الله صلى الله عليه وسلم بمك بها والله يخول لبهشت. فەرمی ئەگەر داوای هەر شتێکی بکردایە پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای ڕەت نەبووە تۆ دوعای گیرا بۆ بکردایە دوعای کرد بۆ ئەنەس بە تەمەنترین سەحابەی ئەنەس خواری ڕازی بێ دوعای کرد بۆ عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەوەنە دەوڵەمەند بوو ئەی فەرموو بەردی شمەڵەدایەوە هەر زێڕ و زیوم بۆ هات ئەوەنە خوای دوعاکەی گیرا کردووی پێغەمبەر ئێمە عەقیدەمان وایە. فەرمی ڕەبیعە یعنی هەر ئەو داوەتی یا ڕەسوول هیچ ناگۆڕمەوە بەوەی ئەسئەلوکە مرافقەتەکە فی الجەنە ئەمێ بمکەی بە هاوڵی خۆت لە بەهشت. هێبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم شتێکی پێ بڵێ هەروە بەهشت ئاسان نییە ئەلا ئین سلعة الله غالیە ئەلا ئین سلعة الله هي الجنة. فەرمی ڕەبیعە فأعني على نفسك بكثرة السجود. بەردەوام با یارمەتی دەر سوژدە بێ ناوچاو بخەرە زەوی بۆ ئەڵڵا زۆر بمێنەرەوە لە سوژدا ئەگەر بەتەنهای بە تایبەتی با جێ سوژدەکان دیاری بێ بۆ قیامەت. وەک بۆ وەڵامەکەی جەناب لە سوژدا باشترین دوعایەک کە دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ گەڕێتەوە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سوجود و لە ڕکوعی شای فەرموو سبوح قدوس ربنا ورب الملائكة والروح. اینجا یەکێک لە عەبدولعەزیز باز ڕەحمەتی خوای لێ بێ یەکێک بۆ لە زانایان ئەفەرمێ لە سوژدا سێ دوعا بکەن سێ دوعا بکەن. یەکێک لەو دوعانە ئەوەیە خوای گەورە تەوبەیەکتان پێ ببەخشێ پێش مردن تەوبەی نەسوح پێش مردن زۆر گرنگە ینی پاکە بیتۆ لە هەموو گوناه و تاوانێک یوبەدیل الله سەیئاتیهم حەسەنات. دووهەم فەرمی دوعای دامەزراوی بکەن یا مقلب القلوب ثبت قلبي على دينك بۆ
چکە دڵ لە نێوان دوو پەنجەی ڕەب العالەمینە یقەلیبوها کەیفە یەشا. زۆر کەسمان بینی دیندار بوو دوایی لی تێکچوو. لەبەرەوە بەردەوام بوونیش لەسەر ئەم ڕێبازە پاکە و لەسەر نوێژ و عیبادەت لە سوژدا داوا بکە لە ڕەب العالەمین. دوعای سێهەمیش اللهم إنا نسألك حسن الخاتمة، يعني عاقبة خيريش إنسان برواته وبو قيامة قورة ترين خلاته أيش بنوجه بعاقبة خيري نوجري نورين بي أجيب عاقبة خيري إن شاء الله. ما صيان مانجي بيروزي رمضان چۆن بکەینە ڕاهێنانێک ئەلحەمدولیلا خۆت ئاماژت پێکرد گەنجانێکی زۆر مسلمانێکی زۆر لەم مانگەدا دەیانبین لە نێو مزگەوتەکانە. ئەمە چۆن وا بکەین کە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوامی هەبێت، ینی خۆ هەرە و کاتەیە خۆ هیچ ماندووبوون و لاکبوونێکی نییە، بەڵام تەنها لەوانەیە وەسوەسەی شەیتان بێت ئەومان لێ بکات دوورکەینەوە لە مزگەوت و لە عیبادەتەکانی دیکە. بەڵام چۆن بیکەین وێزگەیەکە مانگە بۆی کە بەردەوام بین ئینشاءڵڵا. ڕەمەزانی نەبینە ڕەبانی بین ڕەبانی بین ئەوە هەر بوتارێکاری ڕەمەزانی مەبن ڕەبانی بن. ڕەبانیەنی چێنی بۆ خوا بژین، چونکە تۆ زۆر گرنگە بەڕاستی. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له. يعني تو بيه نوج نسك أو عبادتاني لحج أنجامي أدي لعمرة أنجامي أدي وجيان مردنو بيه رب العالمين به كواتا جنجكي خوشويست آفرتكي باق لم رمضان أقريته وبالا بوشي بجي أيهنيك آياتي قرآن وشرع الواجبي أكا وكشون نوجكا بيه بالا بوشي به وأم نوێژە نابێ بەس لە ڕەمەزانە ئەنجامی بدا. بەڵام ئێمە دڵمان خۆشە بۆی کەیتە مزگەوت لە ڕەمەزانە ئەنجامیدا شەحن بێتەوە بۆی دوای ڕەمەزانیش بەردەوام بێت تا یان زەمانەکەی تر تا هەر ژیانی باوە لە ژیانە. چونکە نوێژ ئەوە نییە بڵێ ماوەیەک ئەنجامی ئەدەم و ماوەیەکی ژوازی لێهێنم، نابێ ئینسان نابێ بەو شێوە بیانی. ئەبێ ئینسان لەسەر دین بەردەوام بێ، لەسەر نوێژەکانی سوور بێ. چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم گلێنەی چاوی گێڕاوە بۆ نوێژ کە چاو چەند خۆشەویستە بیپارێزیسە. مامۆستا ئارام هەست بە نیعمەتی بینینەکە خوای گەورە لێی سەردۆ تۆ بەس ئینشاءڵڵا لە بەهەشتا چاوەکانی پێ بەخشێ، چکە مەدەم سەبری گرتووە ڕێک جەزای بەهەشتە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی گێڕاوە بە گلێنەی چاوەکانە بێ و چاوی خۆت بیپارێزی. حتا هەڕەشەی کردووە فەرمێن نوێژێک بە ئەنقەز مەفەوتێنن. ئامۆژگاری معاذەکە، معاذی زۆر خۆشویستووە. خۆزگە تۆ بڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمەش وەکو معاذ خۆش بفەرموو والله إني لأحبك يا معاذ. سوێن بەخوا خۆش ببێ. فەرمی معاذ وەرە ئیمامی ابن القیم جەوزی لە کتێبی الداء والدواء زۆر جوان باسیەکە فەرمێ معاذی مان کرد بۆ وەڵامدانەوەکەی بەڵامی پرسیارەکەی جەناب فەرمی معاذ شەریک بۆ خوا بڕیار نەدەی، ئەگەر بتسووتێن و بتکوژن الله تاکو تەنایە شەریکی بۆ بڕیار نەدەی، لە غەیری ئەو هاوار نەکەیت، پشتی پێ ببەسە. ئەتوەڵێ إياك نعبد وإياك نستعين، هەبێ منزلەی إياك نعبد وإياك نستعين بزانی. فەرمی معاذ هەرگیز بێ ئەمری باوکو دایکی نەکەی لە ئەمریان دەرنەچی ئەگەر پێت بڵێن واز دە خێزانی خۆشی بێنی تەلاقی بدەی، ئەمری باوکو دایکی لە پێشی خێزان و بێت ببێت. فەرمی سێهەمیان معاذ ئەمە مەکەی ئێمە هەرگیز نوێژێک بە ئەنقەز نەفەوتێنی، چونکە هەر کەس نوێژێک بە ئەنقەز بفەوتێنێ لە زیمەی خوا دەرەچێ، خوای گەورە نایپارێزێ. زۆر باش مامۆستا ڕێک کاتەکە کۆتایەت و من یەک پرسیارەکەم بەس نابێت یەک دقە زیاتر بێ وەڵامەکەی. ئەوانەی کە نوێژ ناکەن مادەم ئەوەی باسی ئەو با بڵێن وەسێتی پێغەمبەرت کرد بۆ معاذ، ئەی ئەوانەی نوێژ ناکەن محەلیان چێ لێ عەرابە؟ والله ئێوە لە قورئانە خوای گەورە وەڵامی ئەداتەوە. سورەی مدەثیر كل نفس بما كسبت رهينة، همو كسيك أشياء الرهني كارو كردوا كاني خوي إلا أصحاب اليمين أواني أولي دسي راس نخوال وانا من بيجره نامي كردوا كان بدسي راس ما وبدن. اللهم إن جاء فرمي عن المجرمين لتاوان باركان برسيارة كان إيمان دارن ما سلككم في سقر. إيه وشي بالبيت سقر. سقر شو نيك لجهنم؟ الله شون قوشتي إنسان برجاني إسخاني شتيكو في قشكينك. الله ما سلككم في سقر؟ قالوا لم نكن من المصلين. يملا نيوشجران نبوين. يعني خطر براسي إيه ما أهلي نوج نبوين كواتا أوي أهلي نوج به ناتي السقر إن شاء الله بلا ما به أوي كأهلي إمامي مالك وإمامي شافعي إخواني يقول به فرمي به داوي توبيل يا بكي به بقرته بو نوج بلا
شيخ الإسلام ابن تيمية فرمي تمالينية أو يبقى تمالين نيوجنكا لإسلام درجة چونکە 30 صحابي كباري پیغمبر صلى الله عليه وسلم نيوجنكا ما بيباوردا. جزاك الله سجان كان خوش بها داشت بات موسى عثمان سيد أحمد وموسى عيني سباز بوي كلا حلب زود تشريف دينا قبول بيو إن شاء الله شون بسلامتي هاتوي أوش بسلامتي بقريت وناو إفطارم كدول مالك بو چند خزم وكسو خوش بيستي خمان لسليماني شو هربي بقريته شو قريته جرينه بسلامتي بقريته إن شاء الله ختامه هم يسقلم توري معنا أشينا ولا ما مصارى ما مسجن بودن خوشت چند آياتي كتير من القرآن بيروز بفخنا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون كراما كاتبين يعلمون ما تفعلون إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين وما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله صدق الله العظيم. جزاك الله. استاخوش بخو. ولا زان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین.
دووبارە سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سی گەوهەر بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و لەگەڵشیدا کۆمپانیای دۆلفینسین. ئازان و خۆشەویستانمان تەوەری ئەم جارەمان بابەتە تەندروستیەکەیش گفتوگۆ دەکەین لەسەر کاریگەری ڕۆژوو لەسەر ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە گرنگترین ڕێنمایەکان چییە و لەگەڵی دابزانین ئایا ڕۆژوگوتن بۆ چ جۆرە نەخۆشیە خۆ بۆ کێ سوودی هەیە کە نەخۆشی دڵی هەبێ حتمما لەوانی ئەم برسێتی و ئەم بابەتانانە کاریگەری بێت لەسەر و کەسانەوە سوودی شێبێ و هەندێک کەسیش هەیە کەکدانە پێویستە لەوانی بە ڕۆژوو نەبێت لە مانگی پرۆزی ڕەمەزان پسپۆڕوتیە بێتە بەخسێت بێگومان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد مەحموود عارف بەڕێزیان ئەگەر بفەرمێت لە خزمەتیابین لە خزمەتیان فەرمون دکتۆر. يخوا بخير بي سر ما كاي بخير بي يخوا بخير بي فرم بخير بي اخو نقدر نفهم فرفر انا برا بخير بي اخو بخير بي اخو سر ما بخير بي اخو اما من هم الرجل اللي كان برسم لك رمضان الحمد لله باشي الحمد لله باشي تينوتي برسيتي كاميان يعني بجوري اوي كلورزكي كورتو فينكا زور اسان ديار زۆر باش دکتۆر زۆرێک لە دکتۆرەکانی ئەم برسێتیونیان زۆر پێ باشە بۆ جەستە بەتەشیت ڕاستە ڕاست یاخۆخۆی گەورە لە هەمولایکی قوبڵ. دکتۆر جان ئەمڕۆ تەوەرێکی گرنگ بڵین ئامادەکراوە قسە لەسەرەکەن ئەویش دڵە دڵیش مەکینەی هەموو لاشە بێگومانە خۆی دڵ و مێشک دوو گەورەترین یا دوو با بڵین هەستیارترین ئەندامی جەستان. ئێمە ئەمڕۆ لەسەر نەخۆشیەکانی دڵ و ئەو بەڕێزانەی کە نەخۆشییان هەیە یان گرفتیان هەیە یا باڵۆن و قەسەڕیان بۆ کراوە بزانین چۆن تعامل هەچەنە با بڵین نۆزە ڕۆژێکی ڕۆژتووە لە ڕەمەزان بەڵام ئەوەی کە ماوە چۆن تعامل بە شێوازێکی گشتی ئەوانەی کە نەخۆشیەکانی دڵیان هەیە لەگەڵ ڕەمەزانە چی بکەن ئایا بە ڕۆژوو بن بە ڕۆژوو نەبن کامانن ئەوانی بە ڕۆژوو بن کامانن ئەوانی کە نابێ بە ڕۆژوو بن. سەرەتا سوپاسانە ڕۆژی هەموو لای قبول ئینشاءالله. نەخۆشیەکانی دڵ یەک جۆر نییە ژمارەیەکی زۆر ئەگرێتەوە بەڵام هەندێکیان کە زۆر باوەنۆک و نەخۆشی تەسوبوونەوە گیریانی بۆریەکانی دڵ نەخۆشی پەکەوتنی دڵ دڵزەعیفی یاخود نەخۆشی کارەبایی دڵ سەماڵەکان ئەمانە زۆرترین باوەکانن سەبارەت بە ڕۆژوو بۆ هەنی حاڵەت سوودی هەیە بیگرێت هەنی حاڵەتیش ئاساییە بیگرێت هەنی حاڵەتی ژێ مەترسیدارە بیگرێت و بەپی ینی ئەو هۆکارانی کە بە نەخۆشێک بڵین بە ڕۆژوو بە یاخود نەبێ پەیوەندە بە دوو هۆکار یەکەم جۆری نەخۆشێکە دووهەم حاڵی نەخۆشەکە یعنی ئەکرێ بە نەخۆشێک بڵین بە ڕۆژوو بە کەسێککە بڵین کە هەمان نەخۆشی هەیە بڵین بە ڕۆژوو مەبە ڕاست یعنی هەر نەخۆش و تایبەتمەندی کوێ هەرچەند نەخۆش جۆری نەخۆشێکە وەکو یەکیش بێ یعنی مەرج نییە هەردووکی هەمان ڕێنمایی بوێت لەبەرەوەی خۆی وا باشترە ساڵانە ئەوانی کە نەخۆشیەکان زۆربیان درێژکارن ساڵانە پێش ڕەمەزان سەردانی پزیشکەکانی کۆیان بکەن بۆ ڕێکخستنەوە و ڕێنمایی تایبەت بە خۆی ئەجینە ئەوانی کە ئێمە باسیەکەن بە شێوەیەکی گشتی بەو شێوەیە مەسەلەن ئەگەر نەخۆشەکە ئەوانەی کە سوودی هەیە بە ڕۆژوو بن بۆ نمونە نەخۆشی زەخت دەرکەوتووە توێژنی لەسەر کراوە ئەوانەی کە زەختەکانیان کۆنتترۆلە لەسەر دەرمان پێش ڕەمەزان لە کاتی ڕەمەزانە زیاتر دابەزێت. هەندێک حاڵەتی ژێ ئاساییە بە ڕۆژوو بن بەو مەرجی کە پابند بن بە ڕێنمایەکان و دەرمانەکانیانەوە وەکو نەخۆشی تەسیبوونە و گیرانی بۆریەکانی دڵ کە باری تەندروستیان درێژخایەن و وەجێگیرە ئەمانە ئاسایی بە ڕۆژوو بن یعنی پێی توێژنەوەکان ڕێژی ڕوودانی جاڵتە لەو کەسانە زیاتر نییە لە ڕەمەزانە بە بەراورد بۆ کاتانی کە بە ڕۆژوو نین و هەنی حاڵەتی ژەیە باشترە کە بە ڕۆژوو نەبن ئەوانەی کە بۆ نمونە پەکەوتنی دڵیان هەیە دڵیان زۆر لاوازە بڵین قووەتی دڵی لە 35 کەمتر بێت پێویستیان بە دەرمانێکی زۆرە بۆ نیشانەکانیان پێوە دیارە لە حاڵەتی ئاساییە هەناسەتونیان هەیە یاکو لە مادوونێکی کەما زوو تەنگە نەفەسە بن ئەمانە وا باشترە بە ڕۆژوو نەبن یاخود ئەوانەی کە تووشی جەڵتەی دڵ بوون لە 6 هەفتەی یەکەم تاکو 3 مانگ مەترسیدارە کە بە ڕۆژوو بن بۆی وا پێویستەکان لە 6 هەفتەی یەکەمە بە هیچ شوێک بە ڕۆژوو نەبن. هەندێک جار قەستەرەیان بۆ کراوە ئەوانەی کە قەستەرەیان بۆ کرێ بە شێوەیەک تووپڕی پێویستە مەشە بە کەباڵۆ نەبێ ئەوانیش هەر مەترسیدارە بە ڕۆژوو بن وا باشترە
بۆ سێمانجی یەکەم بە ڕۆژوو نەبن بۆ بە تایبەت دو هەمان شێوە 6 هەفتی یەکەم مەترسی جیرانی شەبەکە و بۆریەکانیان زیاترە هەندێک نەخۆشی تریش هەیە ناوبەناوە بەردەوام نییە یعنی هەنە جار ڕوو ئەداوەکو کارەبایی دڵ بەردەوام نییە هەندێک جار ڕوو ئەیە و زۆربەی جار باشن ئەوانە تا حاڵەتیان باش بێ ئەتوان بە ڕۆژوو بن و کاتێکیش کە ڕوویە ئەو کاتانە بە ڕۆژوو نەبن باشە کاک زۆر بەگشتی چی بکرێت خۆمان پارێزنە نەخۆشیەکانی دڵ نەخۆشیەکانی دڵش پەیوەندی بە گەنج و پیر و تەمەنەوە هەیە بەڵێ بە تەئکید نەخۆشیەکانی دڵ زۆربەی نەخۆشیە ئەو نەخۆشیانن کە لەگەڵ تەمەنە ئەگەری ڕوودانی زیاترە بێت ئەوەی یەک لە هۆکارەکان تەمەنە هۆکارێکی نەگۆڕە هیچی لەگەڵ ناکرێت بۆیە ئەبێ ئەتیمادکەینە سەر باشکردنی هۆکارەکانی تر بۆ نمونە گە نەخۆشیێکی هەیە وەکو زەختی هەیە ئەبێ کۆنتترۆل کرێ پارێزی بۆ بکات دەرمان بکاربێنێ یاکو شەکری هەیە چوری هەیە جگەرا کێشێ کەمە جۆڵێ قەڵەوە کێشی زیادەیە ئەبێ ئەو هۆکارانەی کە قابلی گۆڕانکاری یا کۆنتترۆلکردن بێ ئەوانە چارەسەر بکرێ کاکتۆر عفو فەرموو ژینە هەنێ هۆکار وەکو تەمەن وەکو بۆ ماوەی وەکو ڕەگەز لە پیاوە زیاتر ئەمانە هیچی لەگەڵ ناکرێت کاکتۆر بێگومان ئەوانەی کە هەر جۆرە لە جۆرەکانی نەخۆشی دڵیان هەیە یان شەبەکە و باڵۆنیان بۆ کرێت احتیمال لەلایەن ئێوە ڕێنمایی بکرێن بۆی کە مدەی چەند مانگی یان چەند هەفتەیەک دەرمان بەکاربێنن ئەوانەی کە وتت ئاساییەگە بە ڕۆژوش بن کێشە نییە کە دەرمانی یەکیان هێت سەبارەت بە زەختەیان بە دڵیان بە هەر بابەتێکە لەو کارەباییاتی دڵیان بە هەر گرفتێکی خوێنبەر و خوێنەنەر و دڵیانە ئایا ئەگەر سێژەمە بێ بۆ نونانی 8 سەعات جارە بێ گرفتیان بۆ دروست نابێ لە ڕەمەزانە بیکەنە بڵین پارشێ و بەربان خۆی خۆشبەختانە زۆربیان یەکژەمن یا دووژەمن کەم جار سێژەمی تێکێ حاڵیان باش نییە هەر لەبە دەرمانەکەش نەبیەوە باشتر بە ڕۆژوو نەبن ئەجینە هەندێک جار ئەتوانرێت بگۆدێ بە جۆرێکی ترکە لە یەکژەم یا دووژەم بدرێت یعنی مەجای تیا بە پێی نەخۆشەکە مەرجنیە هەر سێژەمەکە بێت بەڵام جاری وایە ئەوانی کە پێویستیان بە سێژەم بێت یان ژمارەیەکی زۆر لە جۆری دەرمان هەبێت دیارەکە حەڵیان باش نییە ئەوانە بە ڕۆژوو نەبن باشتر زۆرترین ڕێنمایی لە نەخۆشەکان نادرێ بۆ کەسانی شەکرە و پستانی خوێنیان هەیە دڵ و پستانی خوێن و شەکرە پەیوەندیان پێکەوە هەیە نەخۆشی زەخت و شەکرە دوو هۆکاری سەرەکین بۆ ڕقبوون و گیرانی بۆ خوێنبەرەکانی دڵ زۆر دوو هۆکاری سەرەکین بۆ توشبوون بە جاڵتە و پەککەوتنی دڵ بەڵێ هەنەجات تەسیل لە سەڵامەکانی ژەکەت دوو هۆکاری زۆر سەرەکین کاکتۆر بە شێوازێکی گشتی سیستمی ڕۆژوو هەتا ئێستا لە مەسلەی زانستی شام فاستینگ هەیەی ڕووی تەندروستی 8 ساعت و 16 ساعت کە خەڵک بە ڕۆژوو نابێت بەڵام من با باز لەم ڕۆژووە کە خەڵکی گرێت و بەتەمایە ئەزریشی دەستکە لای خۆی پرۆگرام بەگشتی ڕۆژوو لەگەڵ نەخۆشیەکانی دڵ چۆنە ینی باشە ئیسفادەی بۆی هەیە بە شێوازێکی گشتی یا بە شێوازێکی گشتی زەرەری لێیە بە شێوازێکی گشتی سوودی هەیە بەڵام هەنێ حاڵەت هەیە کە ئەوکو باسمان کرد ئەو حاڵەتانە بە ڕۆژنە بن باشتر ئەجینا بە شێوەیەکی گشتی بۆ زۆربەی نەخۆشیەکان کێشەی نییە هەندێک نەخۆشی هەیە و کووتمان پەکەوتنی دڵیان جەڵدەی تازیان شپەکە واڵۆنی تازە یا هەنێ نەخۆشی دەگمەنی زگماشی هەیە لە بۆ ماوەی هەیە لە کارەبای دڵیان لە ئەستوبووین دیواری دڵ ئەمانە بە ڕۆژنە بن باشتر بەڵام زۆربەی زۆری بە ڕۆژوو بن باشترە نەخۆشیەکانی دڵ ئەوەی کە ئاماژەت پێ کرد هەیە لەوانێت چەند ساڵێک ئەو شەبەکە و باڵون و بابەتانی بۆ دانای قەستەرە کرابێت بۆ دوای چەند ساڵێک هەر ئاسایی وەکو کەسێکی دیکە بە ڕۆژوو بێت بەڵێ ئەکووتمان لە بەس 6 هەفتەی یەکەم مەترسیدارە بۆ گیرانی دروزوونی کوڵەکەن بەهۆی وشک بوونەوە لە شەبەکەکانیانە یان لە بۆریەکی ترە ئەجینە وەکو کەت بووە درێژکەیان و باری تەندروستیان جێگیر بوو ئازاریان نەبوو لە ماندووبوونی ئاسایی و هەڵسوکەتی ڕۆژانە ئازاریان نەبوو باشترێکە بە ڕۆژوو بن زۆر باشە کاکدان پێمان خۆش لەگەڵ دکتۆرەکەمێ گفتوگوی دیکە بکەین لێ لەگەڵ شێفەکانە کاکتۆر لەگەڵ فەرمی لە خزمەت تابین بەبزانین تاوان خواردن کاکتۆر بەشێکی زۆری نەخۆشیەکانی مرۆڤ بە تایبەت دڵ ئەنی و خوێن و چۆران فەرموو ئەنی پەیوەندی بە خواردنەوە خواردنەوەمان لێیەکە ئێمە تووشێن نەخۆشیانەوەنیە ئێمە ئێستا باسی ئەوژەکەین بزانین تا چەند ئەم خواردانە و چەوریانە زەرەر لە ما بڵین خوێن و بۆریەکان و ئەمانەدا
ئەوانەی کە بە تایبەتی زیانی هەبێ بۆ یا کێشەکانی دڵ زیاتر بکات بریتێ لە خوێ لەگەڵ چەوری گیانەوەریەکە چەوری گیانەوەریەکان جگە لە ماسی زۆربیان چەوری تێرن ڕێژەیەکی زۆر کۆلسترۆلیان تێیە ئەگە بە ڕێژەی زیاد لە پێویست بکورێت زیانی هەیە ئەبێتە هۆی زوو توشبوون بە جیرانی گۆرەکانی دڵ یعنی ئەوەی کە سوودبەخش بێت لە گیانەوەریەکان تەنها چەوری ماسیە ئەوانی کە ئەبێ کەم کرێتەوە ئایماز نییە تەرێک بدرێت کەم کرێتەوە خوێش وتت خوێش زۆر زۆر خوێ ئەوانەی کە نەخۆشیەکەیان هەیە پێویستیانی لە شەو ڕۆژێکا 2 گرامونی زیاتر بەکارنێن لە هەموو خواردنەکان بەیەکەوە خۆی ئەمە لە شەرع کاکدانیار ڕێسایەکی زۆر جوانمان هەیە خۆی گەورە فەرمی بخۆنەوە ئیسرافی ئەمەکەنەوە بۆ کەسێک کە لەشی ساغە و تەندروستە و نەچۆتە تەمەن و هیچ نەخۆشیێکی نییە بەس بێگومانەوەی جەنابی کاکتۆرە فەرمەیە ینی ئەو چەوریانەش بۆ کەسانێکن کە تەمەنێکیان بەڕێ کردووە وانی کاکتۆر و هەندێک نەخۆشییان هەیە بەڕاستی ئەجینە ئێمە ئەتوانین هەموو شتێک بخۆین بەڵام ئیسرافیتیانەکەین زۆریتیانەکەین بۆی نەخۆش ینی هەموو خواردنێک ینی هیچ شتێک نییە 100% خراپێ و نەخورێت بەڵام کەم بکرێتەوە تۆ لە نێو کوردەواریان بڵاوە کەسێکە ئەوە گۆژ مەخۆ جەڵدە لێت هەیە شتێکی وا هەیە گۆش خواردن زۆر خواردنی کاریگەری لەسەر جەڵدا چ شتێک پەیوەندی بە چەوریەکەوەیە گۆشتەکەی گۆشتی سوێر سوور گەورە ڕێژێکی زۆر کۆلسترۆلی تا بە تایبەتی بەز و دووگەکە کە لەگەڵیەتی ماگە زۆر بەکاربێنرێ و کەسێکە خۆی لەبار بێ بۆی تووشی ئەو نەخۆشە بێ زووتر تووشە ئەگەر کەسێک تەمەنیشی بێ حتمەن زیاتر تەمەنی هەبێ زەڵتی هەبێ شەکری هەبێ چەوری بەرز بێ خۆی ئەسڵا بۆ ماوەی تیانە بێ لە تەمەنی گەنجە تیانە بێ ئەمانە زووتر تووشە گرنگترین ڕێنمایی چێ بۆوانەی کە بۆ نەشتەرگەری دڵیان کردووە کۆمەڵێک نەشتەرگەری جیاواز هەیە لە بواری خواردنابێ ئاگاداری چی بن هەر چەوریەکە یان شتی دیکەژەیە ئەوێ پەیوەندی بە دڵەوە هەبێت نەشتەرگەری دڵ بۆ چاندنی بۆری خوێنبەری دڵ کرابێت ئەمانە هەر لەبەر خواردنەکەش نە هەر پێویستەکان 6 هەفتەیەکەم ئەوانیشان بە ڕۆژوو نەبن لەبەر هەندێک پێویستی بە چارەسەری سروشتی بۆ سنگوانی ئەبێت لەبەرەوە لەو کاتانە ناتوان بە ڕۆژوو بن هەر خواردنیش بە هەمان شێوە هەر سوێری و چەوری گیانەوەری لەگەڵ خەی زیادە کاکتۆر بە قسەکان تاوا دەرەکەوێت کاکدانیار من هەستم بەوە کرد کە کاک دکتۆر لەگەڵ ئەوەی کە باسی چەورە تێرەکانی کرد وەکو دوو بوو چەورە لە سیستمی کیتۆش زۆر باز لە خواردنی چەورێکرێت و خاصن باسی دوو بوو هەولەری وتەنی دونگ هەستەکەم ئێوەی پزیشکانی دڵ و ئەوانە زۆر لەگەڵ ئەو سیستەمەیە بڕواناکەم وێک بێنەوەنیە بەتەشیت ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە بە هیچ شێوەیە کیتۆ سەلامەت نییە کە ڕێژەیەکی زۆر چەوری تێر بەکارێنرێ و یەکێکە لە هۆکارە چەوریە کرابان کە لە خوێنە بەرزبێشێکە لە هۆکارەکانی گیرانی بۆری دڵ باشە سەم خواردنانی لێرە دانراون وردە پیانە بڕین کاکدانە بزانین کامەیان لە سووبەکەەوە تا برنجەکە تا شلەی بامیەکە تا مریشکەکە ئەو زەڵاتە و میوەی دانراوە کامەیان باش و تەندروستە بۆ دڵ و نەخۆشیەکانی دڵ و دەمار و خوێن کامیان زەرمەندە خۆی سوپەکە ئەگەر حاضرکراوی ینی بە نیشاستەوە ئەمانە نەبێت شتێکی زۆر باش جێزەرە پیازە لەگەڵ پیمەیە زۆر باشە ئەی چەوری ئەمبەزەیتی زەیتون کردومان زۆر باش ئەو ینی ئەتوانین بڵێن خواردنێکی تەندروستە برنجیش خۆی وەکو خۆی ئەگەریکە شەکرەی نەبێت زۆر کێشەی نییە بەڕاستەخۆ بەس ناڕاستەخۆ کێشی لەش زیاد ئەکات کە قەڵەوی یاخود کێش زیادەی ئەو ژێکێکە بۆ کێشەکانی دڵ ئەگەر ڕێژەیەکی دیاریکاوی لێ بکڕ و زیاڕەویتیان نەکرێت هیچ کێشەی نییە شلە بەعام و بەتایبەت ئێمە ئەم ئێوارە بامیان بۆ حاضر کردوین بە گۆشتەوە بێگۆشتەوە بە ڕۆنی کوردی کردومانە ڕۆنی گیانەوە تەماتی بەکارهێنەوە زیاتر زۆر باشە خۆی ئەگەر چەوری شیرەمەنیەکان ژار گیانەوەری ڕێژەی کۆلسترۆلی بەرزە ئەگەر بۆ تام بەکاربێنرێت کێشەی نییە بەس ئەگەر بە شێوەیەکی سەرەکی بەکاربێنرێت زیاد بەکارهێنان زیاد خواردنی ڕۆژانە بیخۆی باش نییە ئەمریشەکە ئەویش حتمەن سوێر نەبێت مریشیش بە تەکیت سوێر نەبێ و چەوری پێستەکەی و ڕۆناوەکەی بەکارنێرێ باشە یان کەمی لێ بخریت سووریش نەکرێتەوە لە ڕۆنا لە ڕۆنی خۆیان سوور نەکرێتەوە جینا لە زەیتی نەباتی ڕۆکیە کەشەی باشەکە زۆرێگەن لەوانەیە زۆر چەوری و تۆزێک نووسن و خواردنی ئەو کە بەڵام لەگەڵیشیان وەرزشەکە
ئەمە ئاین سوودی ئەبێت وەزشەکە سوودی هەیە ئەگەر ئەو خواردانە نەخوا باشترە بەزەگەر خواردیشی خۆی لە ئەسڵا کێشەی نەبێ بە ڕژێکی مامناوە بیکوە ئاساییە بەزەگەر زیارەوەیتیان بکەوە هیچ نەخۆشیشی نەبێ هەر باش بێ بابێنە سەر میوەکان کاکتۆر میوەکان بە شێوازێکی گشتێ چەند لە قورئانیشا باس لە میوە کراوە و لە بەهەشتیشا کە باس لە بەهەشتەکرێ باسی میوە و باسی ڕووبار و وانە میوە ئێمە بۆ نەخۆشیەکانی دڵ بەگشتی چۆنە خواردنیان هیچێکە لە خوانە زۆر سوودبەخشەکان بۆ مەرجەی کە شەکرەی نەبێت کە شەکری هەبوو ناتوانێت ڕێژێکی زۆر بەکاردێنێ لەبەرەوەی شەکری میوە گلوکۆزی شتیا فرکتۆزی شتیانی بۆ نەخۆشەکانی شەکرە باش نییە گە زۆر بخوا بەزەگەری عنی 5 پارچە بخوا ڕۆژێکە کێشەی نییە زەڵاتە یەکێکە لە خوانە زۆر سوودبەخشەکان ئەگە فرێژ بێت تازە بێ و عنی کوڵانوشتی تێنەکەوێت زۆر بە سوودە شەکری کەمە مەسەلەن خوێ گەتیابەکانێ زۆر باشترە زۆر لە پشتمانەوە سیر هەیە سیر زۆر جا باسەکرێ بۆ نەخۆشیەکانی دڵوانە باشە ێکداوازان بینی لەگەڵ من بینم هەیە لەگەڵی بەم ڕەمەزانە ناخورێ خۆی بنەمای زانستی هەیە کە سیر سوودبەخشە بۆ نەخۆشیەکانی دڵ و بۆرێکانی خوێنش بەڵام ڕاستی ئەو سوودە زۆر بەرچاوە نییە کە ئینسان ئەو بۆنە ناخۆشە خۆی شانەرەکەشی بێزار باشە زۆریشی لێ خۆی ئەجا سوودەکەی حتما سوودەکەشی گشتیە تایبەت نییە بە شتێک بڵێ زۆر چاک کاکتۆر بیبەری تون چ ئەمەی کێسە خۆش کراوە چ بە سەوزی بیبەری تون بۆ نەخۆشیەکانی دەمار و خوێن و کۆلسترۆڵی خوێن و بۆ دڵ خواردنیان باشە یان خراپە خواردنیان ئاساییە ئەگە سوێر نەکرابێت خوێی زیادیتیابێ هەر کە گەڕێتەوە بۆ زەرەری سەوزی زۆر باشە بەس بیبەری تون شتێکی ئاساییە زۆر سوودبەخش نییە و زیانیشی نییە گەیشی کێشەی مادەوترێت چوریە توێنێتەوە ڕاستە ڕاست نییە شتیا زیاکە ڕەنگە زیاتر بکۆی یەک پرسیاریکەم ماوە سەبارەت بە با بڵێن بەهاراتەکان کاکتۆر جگە لە بەهاراتەکانەوە بڵین بۆن و نەگوێز و بایەم ئەوانەژەیە ئەمانە بەگشتی کە لە خواردنابن بۆ نەخۆشیەکانی دڵ چۆنە بۆ نەخۆشیەکانی دڵ بەهارات و هاوشێوەکانی کێشیان نییە بابەتی گوێز و چەرەسات بە ئام سوودبەخشن دەسوساوە خۆشەکانە خۆش لە ئەمە بەرجێڵینەوەشینەوە پێش کاکە دەستان خۆش کاک دکتۆر شتێک کە زۆر گرنگە بە زۆر بڵاویشە جەڵدەیە جەڵدەی دڵ ئەم جەڵدەیە چۆن دروستە بێت گرنگترین ڕێنمایەت چیە بۆی کە ئاگاداری خۆمان بین زۆر جار دەبینی کەسەکە بەڵێ وەڵام ئێوارە لە بازاراتەوە ماشەڵڵا عیبی نەبوویان هیچ کێشەیەکی تەندروستی نەبوو بەڵام لە ناکاو جەڵدە لێیدا ئەم لە ناکاوە پێشینەکەی چییە کە لە ناکاو جەڵدە لێیدا نەخۆشی جەڵتەی دروستبوونی جەڵتەی دڵ ئەوەیە کە خوێنبەرەکانی دڵ کە خوێن بە خۆی ئەیە پرۆسەیەکی درێژخایەنە کتوپڕی جەڵتەکە کتوپڕ دروستە بێ بەڵام نەخۆشیەکە لە ئەسڵا خۆی وردەوەدا دروستە بێ کاتێک کە چەوری لەسەر ناوپۆشی بۆری خوێنبەرەکە ئەنیشێت و لەگەڵ زەمەنا زییا ئەکات هەنەجار بە هەندێک هۆکاری کتوپڕی ئەم چەوریانە قەتماخەکەی ئەتەقێ کە تەقی کەپلەکانی خوێن لەسەری ئەنیشە و کڵۆکوێن دروستە بێ کە کڵۆکوێنەکە دروست بوو ئەبێتەوەی گیرانی کتوپڕ کە گیرانی کتوپڕەکە دروست بوو ئەو ئازارێکی زۆر لە سنگ دروستەکە پێڵەن جەڵتە یعنی ڕوودانی جەڵتەکە کتوپڕیە بەڵام پرۆسی نەخۆشیەکە خۆی درێژخایەنە هیچ پشکنینەکەی پێشوەختە ئەم کەسە ناوە پشکنینێ بکات زۆر گرنگە بەڵێ کوی وا باشتر لە دوای 40 ساڵی و لە پیاوانە لە 50 ساڵ بە دواوە لە ئافرەتانە هەنێ پشکنینی تاقیگەیی بکرێ بۆ نمونە چەوریەکان شەکر زەخەتگرتن ئەمانە زۆر سەرەکی ئەو کەسانی کە ئەم نەخۆشیانە هەبێ بێگومان ئەگەری توژبوونی بەم چەوری نیشتن و ڕقبوونی خوێنبەرەکان زیاترە ئەمە یەک دوو ئەو کەسانەی کە بۆ ماوەیتیانە لە گەنجترە ئەبێ پێشتر زووتر ئەو شیکاریانە بکەن حاڵەتێکی تر بۆی کە پێی نازانێت و کتوپڕ تووشە بن هەست بە هیچ نیشانی ناکە خۆی وانە کاتێک کە تەس کە بێتەوە بۆرێکە کێشەی بۆ دروست دەکات بەڵام زۆری خەڵک کە شێوە ژیانی ئیسراحەتە ئیشەکەی ئیسراحەتە وەرزش ناکە ئەو تەسیبوونەوە کێشەی بۆ دروست ناکات کاتێک کە ماندووبوونی نییە ئەو کەمە خوێنی کە بە تەسکایەکە ڕات هیچ کێشەی بۆ دروست ناکە و پێی نازانێت بەڵام ئەگەر کەسێک چالاک یا ئیشەکەی قورسە
بەو تەسیبوونەوەیە لە کاتی ماندووبوونە دڵ خوێنی زیاتری پێویستە ناڕوات حەز بە ئازارەکە لە هیلاکبوونە ئەوان پێڵان دەبحە سنگە کوشە کە ئەم ئازاری هەبوو زووتریە بەلای دکتۆر زووتر پشکنینی بۆ کرێ بۆ نمونە ئەگەر گومانی لێ بکەن کەسێک بڵێ کە هیلاکە من سنگە مێشێ کە ئیسراحەتەکەم باشە بێ گومانەکەین بۆری دڵی تەسێک بووبێتەوە ئەو کەسانە بە دوو ڕێگە دەرەکە یان ئەشیعی سیتیسکان کە بۆ ئەو کەسانەی کە گومانەکە کەم یا مامناوەندی ئەوەی بۆکەین یان قەسەرێ بۆکەین بۆ دوو ڕێگە دەرەکەوێت کە تەسێک بوونەوەی خوێنبەری هەیە یاخود نییە کاک دکتۆر ئەو کەسانی کە نەخۆشیەکانی دڵیان هەیە بە هەر جۆرێک بێ وەرزش بۆ ئەوان چۆنە چکە خۆ دەزانی وەرزش وا لە دڵەکە پەلەپەل لێبدا سەریعتر و خێراتر لێدا و بەقووەتر خوێن بنێرێ بۆ وەنیە بە دەمارەکانە بۆ ئەندامانی ئەمانە ئەبێ لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕی وەکو ئێوەمانانە وەرزش بکەن خۆیان هیلا بکەن ڕاکردن بکەن یا ناوەرزشکردن شتێکی باشە بۆ ئەوانی کە نەخۆشی دڵیشانێ بۆ خەڵکی ئاسایی زۆر پێویستە کە بیکەن بەڵام بۆ ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە وا باشترە لەژێر چاودێری پزیشکا چ جۆرە وەرزشێ بکەن بە شێوەیەکی گشتی ئەو وەرزشانەی کە زۆر سوودبەخشە بۆ دڵ ڕاکردن و پاسکیلی و مەلە و هاوشێوەکانێتی یان لانی کەم بە پێڕۆشتن ئەو وەرزشانەی تر کە بەرزکردنەوەی قورسایی ئەمانە ئەگە بە تێکەڵی بکری ئەو ژار سوودبەخشە بەڵام بەتەنیا زۆر سوودی نییە یعنی ئەوانەی کە نەخۆشیەکەیان هەیە باشترە کە بە پێ ڕێنمایی وەرزشکەن نەک سەرۆکۆ کتوپەر وەرزشێکی ناتەندروستکەن ئەوە شێوەیە زۆرش لە کۆتاییدا هیچ ڕێنمایەکی دیگە شتێکی دیکە ماوە بیرمان چوو بێ باسێکی بۆ بینەرە جا لەگەڵ ڕێنمایەکە بامرێک پرسیاریش بکەم هەندێک جار ئازارێک لە ناوشان ئاستی دڵ بۆ دواوە بریسکەیەک ئازارێک شتێکی وا دروستە بێ ئەڵێن ئەوانەی کە لە ئاستی دڵیان بۆ دواوە لە پشتا ئەو بریسکیان ئەو ئازارە هەیە ئەو ئەبێ سەردانی پزیشکن بەڕاست لە پشتەوە ئازارێکە بێ بەدەر لە کۆڵنج و بابەتی دیکە ئەنی ئازاری دڵ وایە کا بچێتە پشتیش بەڵە خۆی ئازاری دڵ ئەوەی کە علاقی بە گیران و تەسیبوونەوەی بۆری خوێنبەرەکانی دڵەوە هەبێت زۆر جار لە بەشی ناوەڕاستی سنگ یا لای چەپ یا شانی چەپ یا باڵی چەپ یا ناوشان لە دواوە ئەمانە ئەگەر وەسفەکەی بەو شێوەیە کاڵێ ماندووە ئازارەکە زیاتر بێت و عادەتەن ئازارەکە بڵاوە ینی ئاوایی شارەتی بۆکاڵێ ئەوانە مێش یەک شوێن تەرکیز نییە یەک نقطە نییە بە زۆری بەو شێوەیە گوشرانە ئازارێکی تیژ و دیاریکراو نییە لە کاتی ماندووبوونە یا لە کاتی خواردنی قورسە بە ئیسراحەت باشتر ئەبێ ئەوە گومانی زیاترە کە بەهۆی گیرانی یا تەسیبوونەی بۆری دڵەوە بێت بێ سەردانی ئەوە بکە ئەبێ سەردانی پزیشک بکە بە زووترین کات جابێن سەر قسەی کاکدانیار ڕێنمایەکانی تابێت کە ڕۆژوەشکێنینە گەدەما بەتاڵەوە چۆنە بێ ئاگاداری خۆمان بین ئەوانەی کە نەخۆشیەکەیان هەیە ئەبێ پابند بن باڕێن پارێزەکانی پێنج ڕەمەزە لە خواردنی خوێ و چەوری و دەرمانەکانیشە و شلەمەنی هەندێک جا وشک بوونەوە خراپە کە ڕۆژیان درێژ بێ و بە ڕۆژوو بووە هەندێک جاریش ئاو زیاد خواردنەوە بۆ هەندێک جۆری دڵزائیفی خراپە یعنی بێ هەم زیادە خۆری نەکرێ هەم شلەمەنیش بخورێت لە هەمان کاتە و پارێز بکرێ هەر لە چەوری و سوێرێکە بەکو پێش ڕەمەزان زۆر باش زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر محەممەد مەحموود عارف پزیشکی وردی نەخۆشیەکانی دڵ و قەستەریا خۆ بەخێر سپاس بۆ دوای هەموو لایەکمان و هەموو بینەر و بیسەر تەندروست بنی دڵمان سەلامەت بێ ئینشاءالله بەڵای ئازان و خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی و نەخۆشخانەی بەخشین بەرنامەی سی گەوهەر پێشکەش دەکرێت. دووبارە سڵاوی خواتان لەبێت خۆشەویستان وزانم شێفنەریمان ڕێ من کام نوزێ ئەوەکەم لە سی گەوهەر لە کۆتاییەکانی پرۆگرامین لەگەڵ کاکدانیار و کاک شێف نەریمان و کاک شێف دیار و ستافی سی گەوهەر لە خزمەتانین وردە وازام خواردنەکان حاضر بووە بە لە سەرەتاوە بۆمان باسکەن و بزانین چیان کردو و چیان لێنا و چۆن دروستیان کردو بووی کە کەبانەکانیش کاک دەنان دەگجالانین بینە
دابڕابێ لە بەرنامەکە گرنگە دووبارەی کەنەوە خۆیان چۆن ئامادەی ئەەکەن برنجەکە سادەیە کاک دیار بەڵێ برنجەکە بە سادەی کردمان وەڕام دواییتر خۆمان جیامان کردو بەش بەش ئەو ڕەنگانەمانی دروست کرد کاکدانە ئەم ڕازانەوەی زای ئیشتیات دەکاتەوە کاک نەریمان ئەو میشکەش دەکات مشکەکەش دەرەکە چرکە چرکیە لە دواوە چرکە کاکدانە ئەم چرکەی نەبڕێ بەڕازێنەوە بە شتێک وڵای ئەمە نازانم هەستەکەم زوومێکی تایبەتی بکەن زۆر شتێکی جوان زوومێکی تایبەتی بکەن کاکە ئەوە کاکدانە خۆی ئەو ینی لە مادی شالانێت هەنێک لی هەبێ بەڵام لە مادی بەسەن ئەو ڕازانانی هیچ شتێکی وای تێ ناچێت بەس ئەوەیە زاری تێ ناچێت بەس ئەمە نەبێت وەزە مشکی لێ زەفرانتان تێ کردووەمە زەردووە ئەمەشان ڕوو بە هەنارە ئەوش دۆشاوە ئاسایەکەی ئەو کەشیان بە تەرخون کراوە بابێنە لای مشکەکە کاکدانە هەر چای لە برنجەکە نییە خۆی برنج ناخوا کاکدانە ئەوەڵا ئەویان کێشەنی خواردنیەوە ئاسای بەس ئەوان مریشکەکە چۆن ئامادەتان کرد؟ مریشکەکەمان پێشتر کوڵان ئەتوانی بی کوڕێن ئەتوانی نەشی کوڵێنی بە هەردوو شێوەکە خۆش دەرەچێت دوای کە نیوە کوڵێکمان کرد خستمانە فڕنەوە بەد بەخێەوە تۆزە ئایلیومان پێوە کرد تا تۆزێ ئەوە ئاگرەکە لێە و تۆزێ خۆی گرت تەخمینێکمان بۆ گرتەوە لەوێ نیوە بەژاومان کرد تەخمیرەکە دوایی کە گرتمانە وەرە منە دۆشاو و زەیتی زەیتون وەزە دەچەوە وەدە ڕۆزماری جاترە تەرخون سیری هاڕاو ئەم کەبابە ئۆریگانۆ جوان گرتمانەوە بە زەیتی زەیتون خاومان کردەوە کردمان بەسەریە پڵچێکی ئاعتیادی شێوازێکی جواناوەلەیە ئەو ڕەنگە جوان نابەخشێ لەگەڵ ئەو گێزەر و تەماتۆ و پیاز و وەک شێوازە دوای خی دەفڕنەکەەوە نیو سعاتێک ئەوە چارەگەی تیا بێتە کزرە بێتەوە خۆی ئەبەرژێ بە شێوازەکەی بینێستا ئەو تەخمیری بۆتان کردووە ئەمەی کە لە بەڵێنبووکای دەرەوەتان ناوە تامەکە گرێ بەس ناوەشتامی گرتووە وەڵێ ئێمە تۆزای بە چاخۆ وایلێکی کە تامەکە بچێژێتە دانازای ئێمە چیمان لەگەر پێشتر ئەمە کە کوڵانمان لە ناو کوڵانەکە ئێمە ڕۆزماریمان بۆ بەکارێنە هێلمان بۆ بەکارهێنا لەگەڵ دارچینیە لەگەڵ زیاتریش لەگەڵ ئاوەکەتر کاریشمان بۆ بەکارهێنا لەگەڵێ بۆی هەم بچێتەنەوە و تامبوون بگرێ و ڕەنگیش بگرێت سوپەکە بەسمان نەکردو چۆن ئامادەتان کرد شوفان و قیمەیە ئەوزانم شوفان و قیمەیە لەگەڵ جێزەرە سەوزەیە معدەنووس جوانە زۆر جوان سەرەتا پیاز پیازشت هەموو کەس دانە پیاز بۆ وەردەکەیت تردو ئەوە ئینەکە قیمەکە سوورەکەیتەوە لەگەڵ پیازەکە ئاوی تێکی دوای لە ئاخیرە شۆفانەکەی تێکیت بەس کاگدانیار شفوان خۆشان زانن بەس دایمە پزیشکان کە ئێمە بانگمان کردون هەن لە پامی ڕۆژ هەم لە سیگەوار باز لەواکەن بە هیچ جۆرێک نابێ ئێمەشتی سوتا بخۆین ئەمی کە تەخمیرەکە یان هەر پێستەکە بینەران ینی ئاگیان لەوە بێ ئەمە لا ببرێ ینی هیچ شتێکی سوتا و نەخۆش زۆر خراپەوە ناوەشی گرت و تامەکەی ئەوگە دیقەتبی ڕزمارەکە زیاترە لەسەری سوتاوە ڕاستە بەڵام ها خۆی مریشەکە چۆنە دڵم ناتێکی بم ڕانەکەدان بۆم کاکە دەکە ڕان دوو جۆری هەیە تۆ دەستکەشت دەست خوا ڕانە هەڵ دەبێت ڕانەکەی بنەڕانەکە ئەمە پێوتە تۆپەڕان ئەوە پێوتە بنەڕان ئەمە سەرڕانە بنەڕان هەمیانە خۆی زەرەری نییە کاکە بینە سەر شلی بامێکە شلی بامی یعنی سیری تێتان کردووە باتەشی تێمان کردو لە من نەیخۆم و ئەدیسانە سیری هاڕای هاڕا و بۆندە منایە ینی زمانە بچی ئەمڕۆ بیخۆ ئەگەڵم سەر ئەم بووە بینە سەر هینەکان کە زانیا زەڵاتیشی زەڵاتیشی تەپولە مادروست کردومانە مادەنووسە خیارە هەروە بێتەوە تەماتەیە پیازە لەگەڵ برۆشە بۆ شێوازە ڕازان برۆشەکەن ئاوە لەگەڵ لیمۆشە بەڵێ کەمێک لە ئاوە کوڵانی ناوێ ئێستا شوادەکە بۆ شێوەژ ڕازانۆمانەتەوە
ئەمەشیان کاڵە دەستمان خۆش بەڵاشی جوانمان وڵای زۆر بەتامە زۆر عەفو زۆر جوان دیارە ئیشەڵا زۆر بەتامی چونکە خۆی خواردن دوێنێ لەگەڵ کاکشف نەریمانە باسمان کرد کاک دانیار خواردن چەنە تامەکەی زەڕورە بۆ سەرەتا بۆی ئیشتیهات بۆ بکرێتەوە ڕاستی دیزاین و تەرتیباتەکەی گرنگە دکتۆر بەختیار لە کۆڕێکیا باسیەکە ئەڵێ خوشکی من تۆ هەر زەڵات تەماتەوینەکە بە یەک شێواز مەجنە بۆ مێردەکە و زەڵاتە دروستکەی ئەتوانی بەم تەماتە و خیارە چل شێوازی زەڵاتە ئێستا ئەم برنجە ینی کەبان و لە ماڵەوە ئەو خوشکە بەڕێزەکان هاوسەرە بەڕێزەکان دایکە بەڕێزەکان ئەتوانن یەک تۆز ئەگە تااقەتیان نەبێت چکە ئەوانج بەڕاستی ماندۆ بن ئەوە جوانکارێکی تیا بکەن لەسەر سفرە دایبن بەڕاستی یعنی ئەگەر حەزیشە لە خواردن نەبێ ئیشتاقە بۆیە ڕازانەوە 480 جۆر ڕازانەوە هەیە من ئەڵە من زیاتری شەخۆی بەس لە وڵاتی ئێمەیە کەمترە تاسی بۆ شێوازەتوانە بڕازێنیتەوە گۆشت لە بامەیە زۆر زۆر خۆشەوە نیە بامێ یعنی گۆشتی حیوان طبعا کلکی حیوانە کلکی حیوان بۆ فەرقی هەیە لەگەڵ بەشەکانی عشاری خۆمانە حەلیماوەیەتەوە چۆن کاکە شێف چۆن بۆ تەشریف ئەمەش پەرداخەکەیە کاک شێف ئەوە نییە سەرتم پەرداخە زمە ڕۆم بە ئەو پەرداخەمان بەسا لە قسمەتانە ئەمڕۆ چۆن بوو شێف نەریمان لەگەڵ کاک شێف دیارە حەستان کرد پێکەوە شتەکان ئامادەکەن وەڵی ملاکمان کردەکان حەسێتی کێشا کاک دیار من خۆم تۆزێ نەساق بووم بەڕاستی وتم کاک دیار حەزم کرد تۆش لەم بەرنامەیە بەشداروی بەڕاستی هەم بەیەکەوە هەم هاوڕێشی دیارینی خۆم و هەم هاوپیشەمە بەحەقەت یعنی هەم براشمە پاریشەر بەیەکم لە کاک دیارە ئیتر زۆربەی کاتەکانمان ئێمە لەگەڵ کاک دیارە بەیەکەوە کاک شێف دیار ئەمە زۆر لەمە پرسم تۆ ئەم جۆرە خواردنانە ئەم شێوازانە ئەم ڕازانەوەیە لە ماڵەوە بۆ هاوسەر و خێزان و مناڵ و چوزامەکە ماڵی باوکە ماڵی خەزورانە داوەتکەی ئەیکەنیان ئەمە بەس دەرەوەێمە خەریک من لە ماڵەوە زۆرنی ئێواران من لە ماڵەوە بۆ خۆم ئەیڕازێنمەوە هەتا بێ ئیژ و بێتاقەت لە ماڵە بۆ خۆم نەرمانی بۆیان نێرەمان و سەریکە ئەگەر میوانیش بێ و خزمان و ماڵ خەزوران و ماڵی خەزوران تەرتیباتە ناکەین بەڕاستی بە دەوریان زۆر حەزم بە دیزاین و ڕازانەوە و بە خواردنی خۆش و شتانی زۆر دانانێت زۆرێک میوان حەست بکەم چنەوە ماڵیان زۆر من ئەمەزانم ماڵیان لەکوێ بەس شێف دیار نازانم خواردنەکە بێن بە بێگویکی ئاماژە بە شتێ بکەم شێفێکی بەڕێزمان ئەمڕۆ تەلەفۆنی بۆ دوێنەشەوە بوو تەلەفۆنی وتی حەزم لە دیزاینەکانی تۆیە بەڕاستی حەزم دیزاینەکانی تۆیە حەزەکەم دیزاینەکەم بۆ بنێری هیچ هەستام دیزاینێکی جوانم بۆ کردو بۆم نات ئەنی بەخۆشحاڵیەوە زۆر زۆرم کاک دانیار لە هەمووی خۆشتر کاک شێف نەریمان کەین خاستن زەڵاتە و بڵینەکە ئەڵێ هیچ حاضر نەکردو لە مشکۆمان لێرە بڕیارێ چۆن بیڕازێن مویمە بەڕاستی وەکو شاعیرەکان بۆمان نیە من هیچ بڕیارە نام تایمە ئێرە ئێتر کات شتەکان دەبینم کە شتەکان بینم کەناڵەکەش بۆ هەیە کەناڵی فەیامیش نەڵم خۆیان لە ڕوون بەڕاستی یعنی بۆ بە دەرگایەک بۆ ئێمە بەڕاستی یعنی هەتوای توانەکانی خۆمانشی لێ دەرخین کەم تەرخەمانەگرۆ لە ڕووی سەنە خواردنەوە چی ماویست بێبان هێنان کاک جەنجی بەڕێز لێرە وسپاسەکەین ئیدارەگیرە ڕۆڵا شتێکمان بەدەست ئەوە هەڵ ناگرێت زۆر جار ئەڵە مشتانم بۆ بێنیتر ئەڵێ کەم تەرخەمی مەگە حەزت لە چی بوو بیکڕا خۆت حیوانیشتان بێنێتان کردێت لەو زەرە حیوانی ڕۆژی جمعە بوو بێ پێچێت بەڵێ بەڵێ دەستان خۆش بێخوا زۆر جوان ڕازاوە توی شەڵات تامیشی هەر خۆشە بێ و تامیشی خۆش خۆی پەروەردگار ئەم سفرە و ئەم خوانی کە هەیە بۆ هەموو ماڵێکی هەبێ هەر کەسێکیەتی بووی زیاتر کاوەی نیەتی کاکدانیار ئینشاءالله خۆی پەروەردگار پێی ببەخشێ بە حەڵال طبعا ئامین ئینشاءالله بەڕێکاک دانا لێرە کۆتایین بە بەرنامەکە بە تۆمارکرایی دوعاکانی کاک شێخمان هەیە ئینشاءالله ڕۆژانتر من پێڵە بەڵام تۆ بڕۆ بۆ زۆنی دوعا من لێرە ئامێنەوە بەس ئەمڕۆ هەر لێرە نییە فەقیرە بە تۆ ساڵی پار بینمە ڕۆژێکیان وا بوو
ترەوەندەنی چوو بۆێ بە کاکوێندی تکای بە ئێتۆ بۆ ناچی بۆ دوێنە ژوای کە لێرە بەشێکی وتیڵا بەشێکی دوعەکان لێراکەم بەشێکی تریشی لێ کاکمەوە فێر بوو لەو هەندەوتە شەوەی کاشتێ ژانیان تۆچی دەیان یاخۆنەشتان سافێ ئازان و خۆشەویستانمان بەم شێوازە هاتنە کۆتایی بەرنامەی سیگەهۆری ئەم ئێوارەیەمان ئینشاءڵڵا تا بەرنامەیەکی دیکە و ئەڵقەیەکی دیکە بەخواتان دەسپێرین لەخوای گەورە دەپاڕینەوە کە تاعات و ڕۆژی ئەملایتان قبول بە ئینشاءڵڵا ئێوەش لە دوعای خێر بێ بەشمان مەکەن تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. بسم الله الرحمن الرحيم. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. يا ربي خواي جان دلمان لسر إيمان وإسلامتي وعبادتها مزراوك. يا ربي خوايا لو كسان بين كذكري زوريان هي وعبادتي زوريان هي لا توش مقبول وقبول كرا وكان يا رب. إله العالمين بمان كب خوشويستاني خوت لزمري محباني تويا بين يا رب لدر كرا وكان نبين لو أنا نبين كلمرحمة سوز مهرباني تو در كراون يا رب لسرفراز ومخلص كان بين إيمان من سلامتك عفو منك وردە ئەگەینە دەرگای شەوە پیرۆزەکانی قەدر و ڕۆژە بە قیمەتەکانی عتق من النار یا رب گردنەکانمان ئازاد بکە لە ئاگری دۆزەخ سەرفرازمان بکە بمان کە بە عەبدی ساڵحی خۆت سەلاحەت و پاکێتی و دڵپاکی و نیەت گەورەییمان پێ ببەخشە نیەتەکانمان گەورە بکە وەک درەختی تووبا یا رب العالمین ئیمانمان باڵا بکە یا رب العالمین تا ئاسمانەکان بڕوات یا ربی تەوفیقاتی خۆتمان لێمە بڕە و هیدایەتمان زیاتر بدە یا رب خۆمان و ماڵ و مناڵ و دایک و باوک و خوشک و براکانمان لە ژێر عەرشی مەزنی خۆتا بپارێزە لە ڕۆژی حەشرا ئەگەر لە درێژەی حەشرا لە مەیدانی حەشر ماینەوە لە بەرزەخا فریامان کەوە و تەنیا نەبین یا رب فرامۆشکراوەکان نەبین ئەهلی عەزاب و ناڕەحەتی نەبین یا ربی خوایە تەنهایی ناو گۆڕ و بەرز